أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما. ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا. وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا. وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا. اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا. من اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها ولا تزر وازرة وزر أخرى وما كنا معذبين حتى نبعث رسولا. وإذا أردنا أن نهلك قرية أمرنا مترفيها ففسقوا فيها فحق عليها القول فدمرناها تدميرا. وكم أهلكنا من القرون من بعد نوح وكفى بربك بذنوب عباده خبيرا بصيرا. خۆرزە خێرەبێت ئینشاءڵڵا. بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ ئاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویست بۆ بەرنامەی سیگەوهەری ڕەمەزان لەگەڵ کاک شێخی برامە پێکەوە ئینشاءڵڵا بەرنامەکەتان پێشکەشەکەین. خۆشەویستان پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ ئەفەرمێ لوتی بە قوڕداچێ جارێکی دیکەش لوتی بە قوڕداچێ چێ ئەو کەسەی مانجی ڕەمەزانی بەسەردا دێ و خوای پەروەردگاری لە خۆی ڕازی نەکردووە. کەواتە مانجی ڕەمەزان هۆکارێکی گرنگە بۆ ئەوەی کە ئینسان خوای گەورە لە خۆی ڕازیکە. بەهانەیەکی زۆر ئاسانە بەوەی کە خوای پەروەردگار هەموو ساڵەکەی هێنێتەوە بۆ ئەوەی کە
ببێ بە کەفارەتی ساڵێک بۆ ساڵێکی دیکە بەڵام تۆ ئیهمالی تیا بکەی بەڵام تۆ بە گرنگی نەزانی بەڵام ساتەکانی بە لەه و لەعب بیتە سەر کەواتە ئەم فەرمودەیە دلیل لەسەر ئەوەی کە ئەبێ هەموو کاتەکانی ڕەمەزانت بۆ گرنگ بێ چونکە هەموو کاتەکانی ڕەمەزان عیبادەتن. دەستخۆشی بۆ برای زوو خۆشەویستم کاکە پەیوەند بۆ سەرجەم ئەم برازی زوو خۆشەویستانی کە ئەم ستافە زۆر بە ڕێزەی کەناڵی ئاسمانی پەیام کە هەموو ڕۆژێمە لە خزمەتیان ناین نزیکەی 2 ساعت و نیو کاک پەیوەند تەقریباً دەستخۆشی زۆرمان هەیە بۆ مامۆستا محەممەد ئەو قورئانە جوانەی خوێند انشاءالله چینەوە خزمەتی بۆ شێفە بە ڕێزەکان کە کارێکی زۆر جوانەکەن دەستیان بە ئیشی خۆیان کردووە. پێمان خۆشە ئازانم ئێمە لە دەوری خێزانێکی گەورە کۆبووینەتەوە کە ئەو خێزانەیە کە گوێگر و بینەری کەناڵ ئاسمانی پەیامە ئێمە قسە بۆ خێزانەکانەکەین. ئەزانی کاک پەیوەند قورئانە فەرمێت بە حەزرەتی ئادەم ئوسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە خۆت و خێزانەکەت بشنە بەهەشت. چەند جوانە قورئان ئاماژە بەوە کاک ئەبێ خێزانەکان بەیەکەوە بڕۆنە بەهەشت هەمویان کەسیان لە یەکیان غایب نەبێ هەمویان پێکەوە بەڕاستی هەوڵ بن. مانگی ڕەمەزان کۆکەرەوەی ئەو خێزانەیە بۆ ئێمە کە بتوانین انشاءالله لەم ڕەمەزانەیە مەغفیرەت و لێخۆشبوون و ڕەحمەتی خوا بەدەست بێنین. کاک شێخ ئێمە ڕەنگە ئەگەر دروست بێ ئێمە 2 بەهەشتمان هەیە بەهەشتێکیانەوەی کە ئینشاءالله ئەبێ زەخیرێکی زۆری بۆ بخەین و کاروانێکی زۆر لە بەردەمانە کاروانێکی دوور و درێژ کە بریتە لە ڕۆژی قیامەت ئەبێ تێشووی باشمان پێبێت. ئەوە کۆگوتمان ئەمە بەهەشتێک بەڵام بەهەشتێکی دیکە هەیە لە مانجی ڕەمەزانە کە خوای پەروەردگار سفرەکەی ڕاخستووە و هەمومان کۆ کاتەوە بە تایبەتی ئێواران لە دەوری یەک ئەمەش بۆ خۆی بەهەشتی نێو ماڵەکانمان بەهەشتی نێو ماڵەکانمان جوانم. هیوادارم انشاءالله ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزان و باس و خواسی ئەم ڕۆمان بابەتێکی گرنگیان بریتێ لە پەرستش و عیبادەتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان کە چۆن ئێمە عیبادەتەکان لەم مانگا کۆ بنەوە بۆ یەکەوە ئەوە تا نوێژی تایە نوێژی سونەتی تایە فەرزەکانی تایە تەراویحی تایە شەو نوێژی تایە ڕۆژی مانگی ڕەمەزانی تایە ئیعتیکافی تایە بۆ ئەوانەی کە بیانەوێت لە دەشەوی ئەخیری مانگی ڕەمەزان ئیعتیکاف بکەن. طبعاً کاک پەیوەند یەکێک لەو سونەتانی کە ئێمە زۆر جا فەرامۆش یەکەین سونەتی ئیعتیکافە مانەوە لە مزگەوتە تۆ چیتە مزگەوت جارێ بە 2 ساعات دەتوانی ئیعتیکاف بکەی یعنی چی بۆ نوێژی جومعە ساعات 11 و ڕێڵی خوایکیان من نیەتم هەیە وا لەم ساعاتەوە تا ساعات 1 ئیعتیکافەکەم لە مزگەوت ئامێنمەوە. ئێمە ئەم سونەتە زۆر جار وازن هەرە بێت ڕۆژەکە بمێنینەوە لەبەرەوە ئەکرێت کە ساعاتی لە مزگەوت ئامێنینەوە ئەم سونەتەش جێبەجێ بکەین ئەم پرسشانە هەمووی کۆ بێتەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان. وابزانم دابنیشین باشە فەرموو کاک محەممەد بەخێر بیت خوای گەورە پاداشت باتەوە قورئانێکی زۆر جوان و ڕۆحیت خوێند بابزانین چه فێری قورئان خوێندنی کردی و لە ساڵی چەندەوە خەریکی قورئان خوێندنی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. پێشەگیر سەرەتا دەستخۆشی ئەم بەرنامەجوانەتان لە دەکەم خۆی گەورە پاداشتی خێرتان بداتەوە. من سەرەتا لە ساڵی 2012 بوو کە چوومە خزمەت مامۆستا عەبدولحەمید بەرزنجی لە مزگەوتی حاجی قادری بەسەری کە دەستم کرد بە قورئان خوێندن و دواتر چوومە دەستگای نوری حکمەوە بۆ پەروەردە ڕۆشنبیری لە خزمەت چەند مامۆستایەکی بەڕێزدا خوێندومە و الحەمدولله ئێستاش لە خزمەت مامۆستا نازمدا. چێ زۆر هانە دەدا بەوەی کە قورئان بخوێنی وهروەها لە کۆتاییە ببی بە ئیچاڵا بە قورئان خوێنێکی بەناوبانگ؟ وەڵا دایک و باوکم زۆر پشتگیرم بوون اینجا مامۆستاکانیشم خوای گەورە بیان پارێزێت زۆر پشتگیریان کردوون بۆ خوێندنی قورئانی پیرۆز. بەڵێ مامۆستا محەممەد زیاتر لە نوری حکمە ئێوە شێوازی دەرس خوێندنتان ماشەڵڵا ڕێکخراوێکی زۆر بەرفراوانە لە هەموو شارەکانە هەیەەوە کارێکی زۆر گەوراکە ژمارێکی زۆر لە خەڵک ئیسفادی لە نوری حکمە کردووەوە فێری قورئان و فێری قیرائات و فێری تەجوید و حفظی قورئان و مانە هەمووی بووە. نوری حکمە زیاتر کارەکانی ئەوەی تۆ پێی بزانیە ئاگاداری بیشی بچین؟ وەڵا الحەمدولله نوری حکمە جێگەپێکێکی زۆری هەیە لە ناو کۆمەڵگەدا و چالاکیەکانی زۆرە بە تایبەتی ئەوەی کە جەناب باست کرد خوێندنی قورئانی پیرۆزمان هەیە پەروەردە و فێربوونی ئیخلاق و ڕۆشتی جوان و دوای ئەوە تەجوید و لەبەرکردنی قورئانی پیرۆز بە چەندین بەرنامە و کاری دیکەش.
کاک محەممەد خۆش بێ تۆ ماشەڵا گەنجێکی جوانی دەنگ و سەدایکی زۆر خۆشت هەیە شانازیە کە قورئانە خوێنیت الحەمدولillah زۆر بەس باشە تۆ پێم بڵێ تۆ هاوڕێکانت هانە دەی یا خۆت کەس بردووە لەگەڵ خۆت مامۆستای هاوڕێکانەدا خر ئەمە گرنگە تۆ بە تەئکید کۆمەڵە هاوڕێت هەیە ئەگەر بتوانی کاریگەربی لەسەر هاوڕێکانت بانجیان کەی بۆ ئەو شوێنی کە تۆ خۆت قورئانی لێ خوێنی بۆ ناوەندەی کە قورئانی لێ خوێنی یا لانی کەم ئەگەر لە کۆڵانیش بێ فێری قورئان خوێندنیان کەی ینی کارێک بکەی کە ئەوانش ببن بە قورئان خوێن ئەوانش لەم بەخشی خۆی پەروەردگار بەهرەمەند ببن بزانم هیچ هەڵێکت هەیە بۆ ئەمە والله الحەمدولillah من هاوڕەکانم بانگەکەم بۆ فێربوونی قورئانی پیرۆز ئەمانە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ خەیرکم من تعلم القرآن وعلمه باشترین کەستان ئەوەیە کە قورئان فێرە بێت و خەڵکی فێری قورئانەکە ماشەڵڵا جا لەبەرەوە الحەمدولillah هەر کەسێک بڵین هاوڕێکم بینی بێت کە قورئانەشی نەخوێن بێت هانم داوە لەسەر کە قورئان خوێنێت و دەستکا بە خوێندنی قورئانی پیرۆز ماشەڵڵا خۆش بێ کاک شێخ طبعا شێفە بەڕێزەکان شێف نەریمان و شێف دیار بە درێژایی ئەم مانجی ڕەمەزانە لەگەڵمانن ئەوانیش بەشێکی جوانی بەردامەکەن کوتلێکی زۆر جوانی بەرنامەکەن بەڕاستی ینی ماشەڵڵا بەرنامەی ئەم ساڵدان زۆر ڕازانەوەتەوە و لە ئێستاوە بۆن و بەرامەی خواردنەکانیان دێ تۆ دوێنێ لێرە نەبووی بەڵێ شێف دیار ئێمە پیرۆزباییمان لێ کرد جنابی شەوی پیرۆزبایی لێ بکەیت پێم خۆشە وەڵات بەخۆی لێەوە قسەیەکمان بۆ بکە بزانین لەسەر چی پیرۆزبایی لێ بکە سپاسەکەم کاک پەیوەند ئاگادار نییە ئاگدار نییە وڵا شەویستم ئاگدارکەمە وەڵامتر باوە بۆ تۆر بێ بە سۆپرایسێ من بووم بە یەکێک لە ئەندامە باڵا گەورەکانی شێفەکانی نێودەوڵەتی ئەندامی شێفی نێودەوڵەتیم لەلایەن شێفەکانی رووسیا و چەند وڵاتێکی ترەوە ئاعترافم پێکرا کە بە ئەندام لای ئەوان کاک شێخ بێسەرێک لە شێفەکان بین ئەمر بە چییە؟ جناب بڕۆ زۆر باش وەڵە خۆشەویستان لەگەڵ ئێوەی خۆشەویست هەروە بەردەوام بچمە لای شێف دیار و شێف نەریمان سەلام عەلەیکوم شێف دیار پیرۆزبایی لێکم بە بڕینی پلەیەک و بەدەستهێنانی شەهادەیەکی گەورەوە ئێستا تۆ ئەندامی لەو باڵێن لەو ڕێکراوە گەورەی کە لە هەموو دنیا ئەندامی هەیە وانە لە چل وڵات ئەندامی با بزانم شێف دیار ئەو پلەیە ئێوە ئیمتحانتان کردو بە چی بووی بە ئەندام لەو سەرتا زۆر سپاسم بۆ فەزلی خۆیەوە کە گەشتوتە ئەو پلەیە من خۆم ئەندامی یەکێتی چەک لە نێرانی عێراقم لە شێفەکانی بەغداد و بەڕێوەبەری شێفەکانی سلێبانیشم خۆ ئەندامان مەزراندوو لەگەڵتان شێفێکی هاوڕێم شێف دلێر و شێف شیروان و کۆمەڵی میوانخان شێخانەکان کاک مەحموود هاوکاری کردوین و من لە چەندین فیستیڤاڵە بەشداریم کردووە و دادوەری تام بووم لە فیستیڤاڵی تام لە پارکی هەواری شار لەگەڵ چەندین شێفی بەناوبانگ کە بەشدار بوو لێ منیش یەکەم کەسم کە لە وەکو کوردێک بۆ یەکەمی جارە کە دادوەری تام بووم لەوێ و خاوەنی 6 شەهادەم 4 مەدالیام کە لە بوارەکەی خۆمە بەدەستم هێناوە ئەوە ئەم شەهادەیەش هاتە سەری بوو بە 7 شەهادە ئەباتەشی دەما شەهادەیەکی معنەوی گرنگە دواتر عەفو ببرێ کە من خواردنەکانم و ئەم شتانەم هەمووی بۆیان نردووە ئەوان تەبیعەتیشیان هەیە حەز ناکەن خواردنێک فلتەری لەسەر بێت کە تۆ دایە بەزێنی ڕسم ئانێ وەکو خۆی شتەکە بێت منیش خواردنەکانم هەمووی وان زۆربەی خواردنەکانم وان کە بۆیانم نرد وتیان بەڕاستی ئێمە وەمان ویزمانزان لە فلتەری بزان ئەمە وایە یان خۆی هەر ئەم خواردنە بۆ شێوازێ بۆ شێوە یان دەستکاری کردووە ئەوە مانگێکە زیاترم تەقدیم کردووە ئەو شەوە کە جوابیانامە وتیان تۆ لە فلتەرەکە دەچێت یاخوا پیرۆز بێت سپاس دەکەم شێف نەریمان سەلام عەلەیکوم سەلام سەر بەخێر تەقەیەکی گەورە چی بوو وەڵی ناوەی سەری سەتڵە بوو وەڵات سەڵی بەڵە خۆشمی ترسان باشە شێف نەریمان لە سەرەتایە باسی خواردنی ئەمڕۆمان بۆ بکە سەرەتا چی لێنەی دوای اینجا پێکاتەکانی چین بۆی ئاها کابانی ماڵە گلەیمان لێ نەکا بڵێ وڵی تێنەگەیشتین وەڵی چی بوو ئەمڕۆ خواردنەکەتە بەڵێ ئەمە سەرەتا ئێمە ئەمڕۆ مەحشیمانەیە
ماشيەکە بریتە لە خیمەیە پیازە تەماتەیە هەرابێتەوە لەگەڵ کەرەوزە ئەمە پێکاتی بەهاراتەکانیش تۆزە هیلمان تێکردووە کەبابە هەروابێتەوە تۆزە کەوچکە بۆ نمونە پاپریکامان تێکردووە زیرەمان تێکردووە هەروە بێتەوە ڕۆزماریمان تێکردووە لەگەڵ کاریە ئەمە ئەوی تر دوای باینجانەکانی بۆ سوورەکەین ئێمە بە شێوازێکی تر دروستەکەین زۆر بە شێوازی بە شێوازی تورکی دروستەکەین ئێمە باینجانەکان بە درێژ ئەبرین لە ناوەڕاستە ئەوایی هەن نەکەڵی کوڵین ئێمە ئەوایی ئەمە سوورەکەینەوە پێشتر اینجا دوای لە ناوەڕاستەکەین بە دوو کردەوە اینجا دوای قیمەکەی ئەکەینە ناوە چی ئەکەنە ناو کە وەختە باینجانەکە کەنە ناو ڕەنجەڵێکەوە کەنە ناو قاملەمەیەکەوە چی تێکەن دوای سۆسێکی بۆ ئەگرینەوە ئەو قیمەتێکی دوای ڕاستە سۆسێکی بگرین بەسەریە ینی ئاوی تە ناکەن ئاشی تێکەین سۆسێکی بۆ گرینەوە دوای تاهینەکەین بەلاحظەش دەین بە سۆسەکەش چۆنچۆنی ئەگرینەوە چۆنچۆنی کارێت شەف دیار تۆ برنج لە بەردەسایەوە چی لێکی وەڵاهی من شەو بڕیارماندا بە یەکەوتمان ماحشێکی بایجانەکەین لەگەڵ برنجی کوردیم هێناوە کوردی ئەسڵە برنجی کوردی بەڵێتر ئەیکەم بەڕوو بە هەنار زۆر باش لەگە زەڵاتەیەک و سوبێکی دروستەکەی دەستان خۆش بێ ئێمە بەردەوام ئەگەڕێنەوە بۆ وڵاتانەمەوە سەرەتاتانە ئینشاءڵڵا دوایی زیاتر باس لە پێکاتواردنەکە و شێوازی لێنانەکەیەکەی خۆشەویستان ئێستا ئەچینەوە لای کاکە محەممەد بەوەی کە بەڕاستی دڵمان خۆشکە بە خێرولکەلام دڵمان ئارامکە بە قورئانی پیرۆز ئێمە لەم مانگەیە بەڕاستی ئەبێ زۆر جۆ لە قورئان بگرین زۆر قورئان بخوێنین چونکە بەڕاستی قورئان جگەلەوەی کە سەواب و خێرێکی زۆری تیا لە خوێندنیا منهەجی حیاتی ئێمەیە منهەجی ژیانی ئێمەیە لەبەرەوە ئەبێ ئێمە ژیانمان قورئانی بێ واتە لە مانگی ڕەمەزانە ئێمە ببین بە کەسێکی قورئانی ببین کەسێک کە قورئان ژیانمان بەڕێوەبەرێ بۆ ئەوەی یانزە مانگەکەی داهاتوش دیسان قورئان بە بەردەوامی لەگەڵمانە بێ دڵمان خۆشکە کاکە محەممەد بە خوێندنی دیسان چەند ئاەتێککە لە قورئانی پیرۆز بەو ڕۆ خۆشەتەوە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون هو الله الخالق البارئ المصور
له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. دەستخۆش لەسەر ئەولادی ساڵح لەسەر مناڵی ساڵح چیت هەیە؟ من حەزەکەم پێشەوەی ڤیددیۆکمان هەیە کە دابەزێت پێشەوە شتێک بڵێم لەسەرەوەی کە ئێمە زۆر بەختەوەرین کە وەختی مناڵەکانمان لە دەوری قورئان و ئیمان و نوێژ و عیبادەت کۆبنەوە ئەو دایک و باوکانی کە زۆر مهتەمن بە مناڵەکانیان چکە نەبوونی باوک لە ژیانی مناڵە هەتا پیاوێک لە کاک بوون لە ئەمریکا کە لە سیژنا ئیشەکە ئاڵێ من 25 ساڵە لە سژنێکی ئەمریکا ئیشەکەم تا ئێستا نەمبینیوە مناڵی ئەحداسەوانی خوار 15 ساڵ کە سژنن یەکیان وتێتی من باوکم خۆشەوێت نەمبینی وەشتیوە حتا لە جژنی دایک و جژنی باوکاڵە کارتیان وەرەگرت کارتەکانن بۆ دایکیان پڕ کردەوە بەس یەک کەسم نەبینیوە بۆ باوکی بنێرێ ئەمە شەوا گەینە بەڕاستی مجتەماعێکە لەسەر ئەخلاق و لەسەر پەروەردەی خێزانی پەروەردە نەبێ ئەم پەروەردە خێزانی جوانی کە ئێمە هەمانە لە ئیسلامە بەڕاستی ئێمە قیمەتی نازانین تا لە دەرەوە شتەکانی ترمان بۆ نەیە لەبەرەوە چەند جوان ئێمە سەیری ئەم ڤیدۆیە بکەین سەیری ئەم گرتەیە بکەین کە بۆیان ئامادە کردوین کە مناڵێکی جوان خوای گەورە محفوظی کە من دوعای حفظی بۆکەم انشاءالله لەگەڵ هەموو مناڵە جوانانی کە ئێستا لەو ڤیدۆ دیارن کە قورئانە خوێنێت و دەرسێکی جوان پەروەردە فێر بوو ئەڵێ دایکم و باوکم منیان پەروەردە کردووە چەند جوانە ئێمە شانازی بە دایک و باوکمانەوەکەین. کاک شێخ ئێمە زۆر جار دوعاکەین کە خوای گەورە مناڵی ساڵحمان باتێ ئامین یا ڕەبی سەرەخی لەسەر چوشدە و داوا لە خواکەین کە خوایە ئەو مناڵانەی هەمانە ساڵح بن وەختێک کە مناڵی ساڵحت هەیە وەختێک کە مناڵی سالیحەت هەیە کە خەڵک بەڕاستی ینی باسییانەکە کە بە گەورەی باسییانەکە کە ڕاستەکەی لەم لاولا لە قوتابخانە لە مزگەوت لە کۆڵان نمونەیەکی جوانن تۆز هەشت بە شانازیەکەی بۆیە بەڕاستی هەر وەختێک کە مناڵێکی بەهرەمەند مناڵێکی ئەوەی کە ماشەڵڵا خوای گەورە بەهرەیەکی زۆری یاوەتێ و دایک و باوکەکان بە جۆرە لە جۆرەکان ماندوو بوون لەوەی کە فێری کۆمەڵێک ڕەوشتی جوان فێری کۆمەڵە ئاکاری جوانی بکەن ئینسان دڵخۆشە بێ ئەمە نەک بۆ خێزانەکە بۆ کۆڵان و بۆ شەقام و سەرەتا کۆتاییش بۆ دەوڵەتیش باشە واروەها بۆ ئومەتی ئیسلامیش باشە کە وەختێکە تۆ مناڵێکی ساڵحەت هەیە و ئەم مناڵە ساڵحەت کاریگەری خۆی هەیە ئێمە لێرەوە گوێ لە ڤیدۆیەکە کرین کە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین کە ظاهیرەن ئەوەی کە بینین ماشەڵڵا مناڵێکی بەهرەمەند بە مانای کەلیمە و مناڵێکی ساڵحیش خوای گەورە لە دایک و باوکی زیاتر ساڵح بێ بۆ فەقل کاکەم حەمەیش خوا محفوظی بکە لسورة نازعات دستك. بسم الله الرحمن الرحيم والنازعات غرقا والناشطات نشطا والسابحات سبحا فالسابقات سبقا فالمدبرات أمرا يوم ترجف الراجفة تتبعها الرادفة قلوب يومئذ. بسم الله الرحمن الرحيم بناي خدا بخشين دوم مهربان منهم حنان قصص صالحة ما ويسي صلاة دستم بقرآن كالدعاء تمام هش صلاة من سباسي ما مصايكم دكم كيارمتي بيخول مو بلبركب مو سباسي دايك كشم دكم كلما الله يارمتي دام منهم هند زاركاتك اللي خطخاب خانة دمو من أم هذا كم دست لمتاوم دشوم نانك دخوم داتب دست مسازيكا كم دخوم ما بي هندك مشكل مساعد بكا داك بروجانا بينز خاتي داوم دلوتن بينز خاتي خود بخوانا انت درس كتاب خانة بخوانا سنك درس كتاب قرآنك بخواني درس كتاب خانة كتبو آسان دابد مش دايكم اليارمتين داكاتك لبردكم قرآنك
یەکەم لەبەر یەکەم قورئانەکەم سوپاس بۆخوا وەرزی یەکەم لە قوتابخانەکەم بە یەکەم دەرسم سوپاس نامەیان دامێ بخۆم لەسەر ئیپاتەکەی خۆم دەخوێنم و دەچمەکەم دایکیشم یارمەتیم دەدات. من حەز دەکەم لە قوتابخانەش یەکەم بم و لە قورئانەکەشم یەکەم بم، حەزم لێ بمە حافظ قورئانش، لە قورئانی کە دەیخوێنم حەزم لێ هەمووی بکەم حافظ قورئان. قوتابی عزیزەکانم دەستخۆشتان یەکەم طبعا ئەوڕۆ تاقیکردنەوەمان هەبووە نەبوو دەستان خۆشبی ئافرین ئاستان زۆر باش. هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه وإليه النشور. مكتبي لديني قرآن نكتة بعض اللبنكات وهمش درسي مكتبي أصلا زور باشا وهمش لا لبنكني القرآن لنا سينة عند هذا قريب. بسم الله الرحمن الرحيم وأسروا قولكم أو اجهروا به إنه عليم بذات الصدور ألا يعلم من خلق وهو اللطيف الخبير. هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه وإليه النشور. أأمنتم من في السماء أن يخسف بكم الأرض فإذا هي تمور أم أمنتم من في السماء أن يرسل عليكم حاصبا فستعلمون كيف نذير. بسم الله الرحمن الرحيم نون والقلم وما يسطرون. وەرگرتنی قوتابی لە دەستگا بەڕاستی کاتێکی محدود دیاری ئەکرێتن لە بۆ وەرگرتنی قوتابی لە هاوینەکەیدا ئەعلان ئەکرێتن لە ڕێگای پەیجەکانی باڵین دەستگا بڵاو ئەکرێتەوە کە هەر کەسێک حەز پێ ئەکا بە ناردنی قوتابیەکانیان لە توانایاندا هەیە بنێرن بۆ قورئانی پیرۆز لەبەر بکەن. دوای ئەوە کە کاتەکە دەستنیشانەکرێتن با بڵێن کاتی دەوامکردنەکە دەست پێ ئەکا طبعا هاوینەشەیە بە بەزستانیانش کاتی قوتابخانەش سەنتەر دەستگا هەر با بڵێن دەرسەکە هەر ئەڕوا لەو کاتەدا با بڵێن کە مەکتەب هەیە و قوتابخانە هەیە و دەستگاش ئەڕوا دەرسەکەش ئەڕوا ئەوە با بڵێن تێبینی ئەوە کرایە کە کەمتر واجب بدرێتە تەڵەبەکەی لە ئەوەی بتوانی حفزەکەی بە تەواوی بکاتن یعنی کورد کرایتەوە کەمەک لە ئەوەی بتوانی هەم ئەرکی قوتابخانەی جێبەجێ بکە و هەمی ئەرکی با بڵێن قورئانەکەش بەردەوامی لەگەڵی و بەنسبەت با بڵێن مراجعەکردن و بابەتەکانی دیکەش یان ئاستی قوتابیەکان بەگشتی بە ئاستە طبعا هەیە هیچ خوێندەواریەکی نییە یان ناتوانانی پیتەکان بنووسی و بخوێنێتەوە ئەوە لە قۆناغێکدا دائەمرێن مامۆستای تایبەت بە خۆیان ئەویتن بنمونە پیتەکانیان سەرەتا فێر ئەکرێتن و یعنی شێوازی نووسین و خوێندنەوە لەگەڵیان بەردەوام ئەبن و لە هەمان کاتشە دەرسی با بڵێن پەیڕەویشیان هەیە ڕێنوێنیان هەیە بەوەی کە بەردەوام چونکە بەڕاستی لە دەستگادا یەکەم شتمان بەڕاستی ڕەوشتە یان تەربیەتدانی پەروەردەکردنی ئەو قوتابیانەیە لۆیە هەم با بڵێن ڕێنوێنیشمان هەیە لە ئەوەی ئەو قوتابیانە لەگەڵ قورئانەکە سەبر ڕەوشتە گرنگەکان و با بڵێن زەقەکانی کە قوتابی بیزانیتن چۆنیەتی ئاداب لەگەڵ لە ماڵی کونان دەخوا لەگەڵ دایک و بابی چۆن تەسەڕف ئەکا بە نمونە کە چ قوتابخانە ئەکا کە دێتەوە چۆن سەلام ئەکاتن یعنی هەموو کۆمەڵە ڕەوش دەکەن کە بەتایبەتی لە فەرمودەدا هاتوونەتەوە صلی الله علیه وسلم کە ئاماژەی پێداون ئەمە لێرە فێری قوتابیەکانەکەین ئەوە لە ئاستی یەکەمدا با بڵێن فێری پیتەکانەکرێن سەبر دوایە دەستنەسەر دەست بە قورئانەکە ئەکری تا لە سوورەتە با بڵێن ئاسانەکانەوە دەست پێ ئەکەن لە عەمە جزء عەمی ئەمە لێرەدا چمان بۆ دەکەوێتن ئەومان بۆ دەکەوێتن کە قورئان ژیانت بەردەوامی ئەتو لە ژیانت بەڵام بەرەکەتداری ئەکاتن بەرەکەتدار وا ئەکان مێشکت ئەسڵەن زۆر باشتر و فراوانتر ببی یعنی هەر چەندی پیتێکی قورئان بخوێنی مێشکت
خانەکانی باشتر گەشە ئەکاتن یعنی کەواتە توانی ئەرچی قوتابخانەش زۆر باش ببی نەک باش ئەمە هەموو کات ئەومان لە قوتابەکانی خۆمان لە دەستگا داوا کردیە کە ئەمە لێرە داوای قورئانەکەی لە بەرکەین ئینشاءالله بە هەمومان بەڵام ئەرچی لەوە زیاتریش لەوەیە کە لە قوتابخانەش بەردەوام لە نایابەکان بن نەک هەر زۆر باشە نایابەکان بن سوپاس بۆ خوای گەورە قوتابیەکانمان ئاسیان زۆر باشە لە قوتابخانە چکەما بەڕاستی متابعە ئەکەین ینی ئەوەش پرجێ ناخەین لە قوتابخانە بزانین ئاسیان کووە هەموو کات کە نەتیجە وەرەگرنەوە یان کاتی دیکەش کە ئەچی قوتابخانەتان جێبەجێ کردیە هەموو کات ئەو پرسیارانەشیان لێ ئەەکەین یان کە نەتیجە دێتەوە چۆنن بزانین یەشنە چێن دەرێت نەتیجەتان کووە بەپێی تەڵەبە طبعا لە هەموو شوێنێک ئاستی ناوەند وەسات باشە خراپە هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی تەماشای قوتابیانی سنتەر بکەین زۆر ئاستیان باشە سوپاس بۆ خوا گەورە ئەوە بەڵگەیە کە قورئانی پیرۆز بەردەوام ئینسان پڕ بەرهەم ئەکاتن سألهم خزنتها ألم يأتيكم نذير وإن يكاد الذين كفروا ليزلقونك بأبصارهم لما سمعوا الذكر يقولون إنه لمجنون وما هو إلا ذكر للعالمين. بارك الله فيك زور باشا دستت خۆش بی ئافرین. خی گەورە تەمەنی ئەو مناڵە جوانە درێژکە ئینشاءڵڵا و خی گەورە پاداشتی ئەو مامۆستا بە ڕێزانەش باتەوە کە لەگەڵیان ماندووە بن چونکە بەڕاستی دایک و باوک هەچەنێک باش بێ کاکچێخ ڕەنگە هەندێک شت هەیە نەتوانێت فێری مناڵەکەی بکە بەدابەتی ئەوەی کە پەیوەندی بە بابەتی خوێندن و بابەتی زانستەوە هەیە ئینسان ناتوانێت لە لای دایک و باوکی خۆی فێری ببێت وەلو ئەوە شتێکی ڕەها نییە بەڵام زۆرینەی کات دایک و باوکەکان ڕەنگە لەو ڕوانگەیەوە کاریگەریان کەمتر بێ بۆیە بەڕاستی ئەوانەی کە مناڵان فێری قورئان و فێری ئادابی و ڕەوشتی بەرزی ئیسلامیەکان بەڕاستی خێرێکی گەورەیانەگا و ئەوە پاداشتێکی گەورەشی هەیە بەڵام ئەوکو جەنابەت باست کردێمە دوعای خێرمان هەیە بۆ ئەو خوشکە بەڕێزی کە مامۆسای ئەو قوتابیانە بوو خوا سەرکەوتویان کە هەموو ئەو مامۆسا بەڕێزانی کە لە ڕێکخراوەکانی قورئان خوێندنا بە تایبەتی حیکمەکە دەورێکی زۆر باشیان هەیە خوا سەرفرازیان کە و سەرکەوتویان کاوە یا هەر باوکو دایکی کە لە ماڵەوە جاری وا هەیە قورئان بە مناڵەکانی هەڵێت یعنی دەرسێکی بنەڕەتی ماڵیان بریتێ لە قورئان خوێندن بریتێ لە پەروەردەکردن بریتێ لە زیکری خوای گەورە ئەم ڕێکخراوانە ئێمە زۆر ببن باشە لە کوردستانە بەڕاستی چونکە ڕێکخراوی زۆر تێکدەر و خراپ هەیە کە خێزانەکان هەڵەوەشێنێ مەقسە لەسەر و بابەتانە هەموو ڕۆژێکەکەین لەبەرەوە چەند گرنگە ئێمە گرنگی بەم ڕێکخراوە باشانە بدەین و مناڵەکانمان لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی سلوکەتەوە لە ڕووی لانەدان بۆ ئاکاری خراپ و تێکدانی کۆمەلگا بەڕاستی هەوڵی باشیان لەگەڵا بین خۆی گەورە سەرکەوتیان کەوازان میوانێکی بەڕێزمان هێماچێت ینی کاکشی ئێستا خەڵکی بە شێوەیەکی گشتی بە تایبەتی لە مانجی ڕەمەزانە بەڕاستی جوچکەیان کراوەیە بۆ بابەتی ئاینی بۆ ئامۆژگاری ئاینی واتە خەڵک بە تایبەتی لە مانجی ڕەمەزانە زۆر حەسەکە بابەتی ئاینی ببیستێ و حەزەکە مامۆستا بەڕێزەکان ببینێ و حەزەکە ئامۆژگاری مامۆستایانی ئاینی ببینێ ئێمە ئەمڕۆ مامۆستایکی بەڕێز مامۆستا عەبدولستار ئەسەفمان لەگەڵایە پێشواسی لێ یەکەین و ئینشاءڵڵا لێرەش گفتوگویەک لەسەر بابەتی ئەم ڕۆمانەکەین ئینشاءڵڵا کە زیاتر قسەکردن لەسەر پەرستشەکان لە مانجی ڕەمەزانە فەرموو مامۆستا. السلام عليكم. مامۆستا گیان فەرموو. السلام عليكم. عليكم السلام. مامۆستا گیان یا خوا بەخێر بێت. باشە قوربان. بەخێر بەسەر چاوم. یا خوا بەخێر. مامۆستا عەبدولستار بەخێر بێت. دەنگ و باسش باشی. فەرموو. فەرموو. ئەگەر لە ناوەڕاستمان نابی لەوانەیە باشتر بێت. خزمەتتانە. بەخێر بێت مامۆستا گیان. بەخێر بێت باشە قوربان. یا خوا بەخێر بێت. دەنگ و باس مامۆستا لە مانجی ڕەمەزانەیە لەگەڵ مزگەوتە لەگەڵ تەراویحە لەگەڵ عیبادەتە. باشن الحەمدولله. مسئولەتەکان گەرم و گڕن دڵمان پێیان خۆشە. الحەمدولله. مامۆستا جەنابەت هەر ئیمامەتەکە یاخود خەتابەتیشی لەگەڵاکەی بۆیە وتم زانم لە نێوانی ئەم دوانەیە بەڕاستی کە ئێوە ئەرکێکی زۆرتان هەیە ئەرکێکی زۆرژەکە بێتە سەرشانتان و بە تایبەتیش لە مانجی ڕەمەزانە کە بێ بۆ هەموو عیبادەتەکان ئێوە یەکەم کەس بن کاچن بۆ مزگەوت و ئاخر کەسیش بن کە لە مزگەوت دەچنە دەرەوە
بەڵێ جەرێ سوپاسانەکەم سوپاسی جەرای مامۆسا من لە مزگەوتەکەی جەنابی مامۆسا باوکی کۆچکردووی ڕەحمەتی لەو مزگەوتام ئەو مزگەوتە تەنها ئیمامەتی تیاکرێ بەڵام لەبەرەوەی چەقی شارە و هەر لە کۆن و شەوا هاتووە خوا خێری جەنابی مامۆسای باوکی مامۆسا و مامۆساکانی دیکە بداتەوە گەرمگوڕی پێوە دیارە ئێمە کاتیوە ماڵمان لە ناو مزگەوتەکە نیو ساعتمان پێچێت دوای نوێژە ئاگەنەوە ماڵەوە خەڵک پرسیار و ئەو گرفتانەی هەیە کە پێی خۆشە دەردەدڵی خۆی لای مامۆسا بکە ئێمە لە مزگەوتەکەمان الحەمدوللا مزگەوتەکە پڕپڕە قەپاتە لە کاتی نوێژەکانە ئافرەتانیش بۆ هەر پێنج فەرزەکەش دێن بۆ مزگەوت بۆ تەراویحیش دێن لەوێن الحەمدوللا گەنجێکی باش ڕووی کردوتە مزگەوتەکەمان ئەسران دەرسمان هەیە شەوانەوە تەراویحەکانە جگە لەوەش ئەوەی کە زۆر دڵمان پێی خۆشە مزگەوتی ئەمە گەنج زۆر ڕوویتی ئەکا قناعەتمان بە ڕێشتپێکانمان کردووە کە ئەوێ دەست نازیان بکێشن نەک دەریان کەن ئەوە شتێکی زۆر باشە الحەمدوللا خۆی گەورە موفقتان کە یاخوا مامۆستا بابەتی ئەمڕۆمان زیاتر لەسەر پەرستشەکانی خۆی پەروەردگارە لەسەر عیبادەتە مانگی ڕەمەزانیش بە تەئکید مانگی عیبادەتە واتە مانگێکە زۆر چڕکراوەتەوە لە عیبادەت پێمان خۆش بوو تۆ بە شێوەیەکی گشتی ئەگەر قسەیەکن لەسەر ئەوە هەیە لەسەر مانگی ڕەمەزان و شێوەی عیبادەتکردن و ئەوانە دواتر لەگەڵ شێخی برامان ئەمە پرسیاریشمان هەیە شێخ براگەوری هەمومانە سەلامەت بێ ئەمە لە خزمەتی عابین و سپاسمان لە پێوەکانی زۆر کردووە مامۆستا براگەورەمانە بابەتی ڕەمەزان تەوەن لە پێش ڕەمەزانە مامۆسایانی نییە بێ دیراسەیەکی وردی کۆمەڵی کتێبی باش بکەن هەم لە ڕووی فتواوە هەم لە ڕووی ڕوحانیەتی ناو مانگی ڕەمەزانەوە لە مانگی ڕەمەزانە طبعا مانگی ڕەمەزان ئەوەی شتێکم بینی زۆر پێم جوان بوو ئەفەرمێ مانگی ڕەمەزان لە ناو دوانزە مانگکە وەکو یوسف وایە لە ناو یانزە براکەیە پێغەمبەر یاعقوب عەلەیهی سەڵات وەسەلام دوانزە کوڕی هەیە تەنها دڵی بە یوسف بکرێتەوە و بە یوسف وەکو بڵێ بینایی بۆ گەڕێتەوە بە کراسەکە یوسف مانگی ڕەمەزانیش بۆ لە ناو مانگەکانی ترا وەکو یوسف وایە عاسیەکان نەتوانن بگەڕێنەوە دوورەکان نزیک بنەوە گوناهبارەکان پاک بنەوە یعنی مانگی ڕەمەزان حەچێک سەیری کتێبەکانەکەی ناویان ناوە مانگی لێ خۆش بوون مانگی زکر مانگی قرائەتی قورئان مانگی پاکبوونەوە پاکبوون و ئیتر ئەوەندەی ناوی جوانی لێ هاتووە یعنی بەڕاستی لە ناو ئەم دوانزە مانگە طبعا هەڵبژاردننی مانگی ڕەمەزان کۆکەرەوەی هەموو پرسشەکانە طبعا لە مانگی ڕەمەزانە هەر قورئاندا نەبەزیوە تەوراتە ئینجیلە زەبورە هەموو ئەمانە هەر لە مانگی ڕەمەزانە ئایکە لە یەکی ڕەمەزانێکی لە شەشی ڕەمەزانێکی لە هەژدەیەکی لە سێنزە هەتا ئاخەجار کەواتە خوا وەحی خۆی و کەلامی خۆی لە ڕەمەزانە دابەزێنە دیارە ئەم مانگە زۆر گرنگە بۆیە موسڵمانیش ئەبێ زۆر گرنگی پێ بدا گرنگەکە ئێمە کە پێی بدەین دەبێ یەکەم بە فرسەتێکی بزین ڕەمەزانی پێشوو لە دەوروبەرمانە لە خزم کە سوکاریشمانە دەموچاوێکی جوان هەبوون ئێستا نەماون خوالیان خۆش بێ لە مزگەوتەکانمان لە ڕیزی یەکەم و دووەم ئەوانە کۆمەڵی دەموچاوی جوان هەبوون حاجی و گەنجی جوان هەبوون پەرستشیانە کرد لە مانگی ڕەمەزانە کەواتە بێ یەکەم وەکو موسڵمان وەکو بە فرسەتی بزین فرسەتێکە دووبارە نابێتەوە تا ساڵێکە و ئەمە کۆکەرەوەی خواپەرستیەکانە سیر کە لە مانگی ڕەمەزانە ئێمە هەمومان پێکەوە بە ڕۆژوە بین هەمومان پێکەوە تەراویح حەکەین بەربانگ پارشێ و تەمانەمان هەرێکیان بۆ خۆیان مەخزای گرنگی هەیە بەڵام ئەوەندە گرنگە کە بزانین شت بە جەماعی جوانە کار بە جەماعی جوانە حتا خواپەرستیەکانیش بە جەماعی تام و چێژ و نشاطی خۆی هەیە بۆیە ئەتوانی هەر ئەم دەرسەی لەوێگری با کارمان پێکەوە بین بە جەماعەت کارەکان بکەین هەر خزمەتێک بێ خزمەت بە کۆمەڵگا کەمان کە دۆستی کەمە خزمەت بە دەوروبەرەکەی خۆمان بەو هەموو بەڕێزەی کە باوەشی کردێتەوە بۆ ئیسلام من کەمەوە دەموچاوە بینم لە مانگی ڕەمەزانە زۆر دڵم خۆشەکە ئەم مانگە چەندە جاذبیەتەکەی بەخۆتە یانزە مانگە کابرا ڕووی نەکردێتە ئیسلام و نوێژ و خواپەرستی ئێستا هاتووە خۆی کوسۆتە ماڵەکەی خوای پەروەردگار خوایەکی بەڕەحم و بەبەزایی بۆیە ئومێدمان وایە کە تاعات و عیبادەتمان خوای پەروەردگار لێمان وەربگرێ بەڵام کۆکەرەوەی پەرستشەکانە تەماشای نوێژەکەی ڕۆژوەکە تەماشاکەی کورە مزگەوتەکان لە ڕووی وەعز و ئامۆژگاریەوە سەرکە چ قەرەباڵقێکی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کە تەماشاکەی
مزگەوتەکان ئەبینی زۆر دڵخۆشی زۆر یعنی ئەو هەموو جوانیە لە ئیسلامە طبعا تەنها ئەم بەختەوەری دڵخۆشەمان لە ئیسلامە دەستەکەوێت لە غەیری ئیسلامە دەستمان ناکەوێت ئەوە دژە ئیسلام و دژە دینەکانیش بینیمان هەر خۆیان ئیعلانیەکەن کە هەچێکیان کردو پەشیمانن. زۆر باشە مامۆستا پرسیارێ لە ئەوە بکەین ئێمە بە درێژایی ساڵ یان زەمان ڕائەکەین بە دوای دنیاە یانی ئەبین بە مرۆڤێکی مادی بە دوای دنیا ڕاکەین بەڵام مانگی ڕەمەزان زۆر جوانە مانگەڕێتەوە ئەمان گەڕێنێتەوە بۆ لە ڕێگای عیبادەتکردن و لە ڕێگای پەرستشەکان و واروان لە ڕێگای چوون بۆ مزگەوت وەکو جەنابەت فەرمووت دەمانکاتەوە ئینسانێکی ڕوحی ئەمە چەند گرینگە بەم ئیحساسەوە سێری مانگی ڕەمەزان بکەین بەو مانایی کە تۆ ئەو یان زەمانگەت ئاوا تێپەڕانووە هەروتوتە بژێوی خاو خێزان هەروتوتە کاسبیکردن هەروتوتە دنیا هەرکوتوتە ڕاکردن بەڵام ئێستا پێویست بەوە هەیە بگەڕیتەوە چێژێکی ڕوحی بۆی وێزگەیەک بێ یان زەمانگەکەی دواتر بەشت بکە چۆن وا بکەی بە جارێت تێڕامان لە قورئان بۆ ئەوانی کە خوێندەواریان نوێتوان تێڕامێن کە تەماشای ئاەتەکانی لاپەڕی ئەو لاپەڕی کە خوای پەروەردگار لە یا ئەیوهەلەذینە ئامەنوو کوتیبە عەلەیکوم الصیام دەست پێ کردووە لە کۆتاییە باسی وەئیزا سەئەلەکە عیبادی عنی فەئینی قەریب یعنی خەڵکینە ئێوە لە ئەم مانگی ڕەمەزانە لە کۆتاییەکەیە لە کۆتایی ڕۆژەکەیە کۆتایی مانگەکەیە کۆتایی کاتەکانتانە بگەڕێن بە دوای غوفرانە بپارێنەوە ئەمەوێ ئەوە بڵێم ئینسان کاتێکە لە دەوروبەرەکەی بینی هەمووی وەکو بڵێ ملی ناوە بۆ بابەتەکە بابەتی دنیایی نییە تەمەن بۆ بابەتی دنیایی نا بۆ بابەتێکی قیامەتی هەمومان وەکو بڵێ ملمان پێوە نییە و سەرمان پێوە نییە ئەچینە قاپی خوای پەروەردگار وەکو هەر مزگەوتێک بێ ئەمە کە چوویتە ناو بابەتی خواپەرستیەکەوە ئینسان لە مەلائیکە نزیکە بێتەوە چ جای لە زەوی دوورەکەوێتەوە هەتا ئینسان باوەشکا بە دنیادا لە زەوی نزیکە بێتەوە یانزە مانگە ئێمە باوەشمان کردو بە دنیا ئەمە وێگەر وڵات بێ شتێک شێخ محەممەد عولەیفی باسیەکە فەرمێ پیاوێکە بوو جا هەر لە مانگی ڕەمەزانە ئێمە نابین بە ڕوحانی لە کاتی نەخۆشی و پەککەوتەیە لە کاتی بەسەڵاتچوونیشا دڵ ئەگەڕێتەوە بەڵام هەندێک کەس ناتوان فریای ناکەون وەکو بڵێ ئیسفادی لێ بکەن شێخ محەممەد عولەیفی فەرمێ مامۆسایەک بۆی گێڕانەوە فەرمێ ئیشی ڕوقی شەرعیە کرد کەسێک نەخۆش بانگیانە کرد ڕوقی شەرعی بەسەرا بخوێنە فەرمێ ڕۆژگەن تەلەفۆنێکم بوات کوڕی یەکێک لە دەسەڵاتدار و دەوڵەمەند و سەرمایەدارەکانی شار بوو وتی باوکم ناخساغا بەشکم تەشریفت بێ بۆ ماڵمان فەرمێ چوم کە کۆشک و تەلارێکی گەورم بینی و دەرگایان لێکردمەوە پێشوازی چوومە ژوورەوە پیاوتم بستم بچمە ژوورەکەی کوڕەکانی گرتمەوتی باوکم تووشی نەخۆشیێکی خراپ بووە بەڵام نازانێ ئەمە وتمان تۆ ئیلتیابی خوێنت هەیە حەزەکەم تۆزی ئامۆژگاریکەیە فەرمێ چوومە لای چوومە ژوورەوە کە لە ژوورەکە بینیم پیاوێک ئاسەواری دنیای پێوە دیار بوو ڕەفاهیەتوانە لەسەر سەرینە ڕەفەی شوێنێکی گەورە ڕاکشا بوو تۆزی قسەم بۆ کرد وتم نەخۆشیت خوشفا دەدا ئینشاءالله و خوا ماڵ و سامانێکی زۆری پێداوید ئینشاءالله خێر و سەدەقەی لە دوای خۆت پێ ئەکرێم کوڕەکانت چاکەت بۆکەن ئەوتی ئەم قسانم بۆ کەوتی لە کتوپڕە هاوای لێستا وتی مامۆستا واز بێنە وەکو دەڵێ بیبڕەدەوە وتم بۆ ئاوا ناومێدی وتی مامۆستا لەم ڕۆژانە نەخۆش بووم خۆم کرد بە خەوتوو مناڵەکانمە هاتن لە تەورما دانیشتن سێرەکەم هەل لە پاڵمە بوو بە کێشەیان یەکیان وتی فلان بینای توجاری هی خۆمە بێ و یەکیان وتی فلان ئەرزە لە فلان شوێناوە بۆ خۆمە بێ لەسەر ماڵ و میراتەکەم هەل لە ژوورەکەی خۆمە نەمەدبوو شەڕیان بوو وتی زۆر جاهلن زۆر دوورن لە وەکو بڵێ شەرعی و شەرع و دینەوە ئەڵێم زۆر سەری داخستە زۆر دەستی کردە گریان وتم بۆچی ئەگرێ وتی زۆر هاوڕێکان مامۆژگاریان کردم وتیان دەخیل بەشی قیامەتیش هەبێ هەر ڕام کرد وتم نا تا 6 ساڵی ڕاکەم لە دوای 6 ساڵی یەکێکەکردم مەیکەمە وەکیل بۆ خۆم و ئیشەکانم جێبەجێ بکە بەڵام دوایی خەیری کاری خێریە بووم و پرۆژەی خێری جێبەجێکەوەمانە بەڵام ئەوە ئەجەل دیاریکراویە من نەکەوتم فریان نەکەوتم وتی ئێوە سەر لەسەر جێکەوتم وتی ئەم قسانەی بۆ کردم دوایی
سێرەکەم زۆر بێتاقەتە وتم چێوتی ماڵ و مناڵەکەم بە تەمانی ئەوم بۆ کۆنچاکەم بکەن ئەو زۆر بێتاقەتی دەربڕی وتی تۆزێتە قسەم بۆ کرد وتی وەڵا ئاهێکی هەڵکێشا و هەر لە پاڵما گیانی دەرچوو جا ئینسان لە مانگی ڕەمەزانە زیاتر ڕوحانی ترە بێ لە کاتی بە ساڵا ئەچێ زیاتر ڕوحانیە بێ واتە بگەڕێتەوە بۆ لای خۆی یەقینی بۆ دروستە بێ کە گەڕانەوە بۆ لای خۆی پەروەردگاری نزیکە بۆیە لە مانگی ڕەمەزانە مامۆسایانی ئاینی داعیە بەڕێزەکان ئەمانە ئەرکی سەرشانیانە زیاتر دەستی خەڵکی بگرن بیان بە تایبەتی گەنجەکانمان ئێمە لە کوردستانی ئێمە دۆست و خۆشەویستی ئەم میلەتە کەمن تەنها ئەم ڕێکخراوە ئاینیانن کە بە خەمی دین و ژینی ئەو میلەتەوەن ئەوانی کە یانەوێ خەڵک ڕووی ئەخلاقەوە دابڕمێ چۆن ماڵ و سامانیان نەخۆن ئەخلاق و دینیشان لێ داماڵن بۆیە ئێمە مامۆستا بەڕێزەکان ڕێکخراوە ئاینیەکان سنتەرەکانی قورئان ئەدەب و ئەخلاق و ڕۆشتی جوان بڵاوەکەنەوە ئەمانە دەبێ غیری مانگی ڕەمەزانی بکەن بە وێزگە و گەڕانەوە بەشەڵە مامۆستا ئێمە لە مانگی ڕەمەزان هایسە خوشکبرایەکی زۆر بینەریم بەرنامە ڕاستەوخۆی ئێمەیە ئەمسی گەوهرەیە حەزەکەین ئامۆژگاری جەنابتان بڵین ڕۆژێک لە ئێوارەوە هەتا بەیانیە ئەم 24 سەعاتە چۆن عیبادەت بکات چی بکات باشە قورئان بخوێنێ زیکر بکە نوێژەکان بکات تەراویح بکات چ نەوعی تەسبیحاتێ باشە لەم ڕۆژەیە بیکە لەم ڕۆژانە چاوم گەڕا بە مەقالەیەکە وەکو بڵێ تەوقیتی زەمەنی دیاری کردبوو بۆ چۆن پێشوازی لە فرسەتی مانگی ڕەمەزان یەک ڕۆژی بۆ تەوقیت کردبوو فەرمی ئەم ڕۆژە لە پاشەو حسابی کردبوو فەرمی لە پاشەو وازن هەر نان خواردنە نا پاشەو وبالأسحار هم يستغفرون پاشەو کاتی داوای ئیستیغفارکردنە با لە پاشەوە هەوڵ بدەین تا خواردن ئامادەکرێ هەندێک ئیستیغفار و داوای لێبوردن لە خوای پەروەردگاری خۆمان بکەین و لە حەدیثی شاهاتۆ کە پێغەمبەری خوا فەرمی خوای پەروەردگار دابەزێت ئاسمانی دنیا بەو شێوازی کە لایەک بەخۆیەتی کێ داواکە با بەخشمان پاشەو بکەین پاشەوکردن وەسیەتم هەیە بۆ هەموو وانی کە ئێستا بینەری بەرنامەکەن با لە پاشەوکردن دوور نەکەینەوە بەرەکەت لە سحور ئەیە بەرەکەت لە پاشێوایە مسلمان پاشەو بکات نەشاتی زیاترە بۆ خواپەرستیەکەی تا ئێوارە سوچالاکە خەواڵوو نییە ئەمە یەک پاشە بکەین دوای پاشە بە هەوڵ بدەین نوێژی تەمان پاشە و سوودێکی تریشەوەیە کە لە کاتی بانگە ئامادەی بۆ وەڵامدانەوەی بانک وەڵامی بانگە دەیتەوە کە ئەو هەموو ئەجرەی لەسەر هاتووە دوایی بچین لە مزگەوتەکانان نوێژەکەمانەوەی جەماعەت بکەین ئەمە وەکو بڵێ بەرنامە بێ پاشان لە مزگەوتەکانە زۆربەی مزگەوتەکان ختمی تایە بەیانیان بادا بنیشین گوێ لە ختم بگرین هەندێک بەڕێز پرسیارەکەن من خوێنەواری نییە داین شەهر گوێ بگرە وإذا قرأ القرآن فاستمعوا له وأنصتوا هەر ئەجر دەسەکەوێ ئەو کەسەی کە قورئان ئەزانێ ئەجری خۆی ئەوەی کە نازانێ هەر ئەجری خۆی هەیە دوای ئەوە با ئێمە بین هەوڵ بدەین نەخەوین تا نوێژی شەشتناکەمان بکەین خێری عەمرەکەی دەستەکەوێت چەند نعمەتێکی گەورەیە دوای ئەوە ئێمە فرسەتێکمان هەیە ئەبێ مسلمانیش هەروانە بێ کە خەو خۆراک لە خۆی تێکدا پشوویەک بدا ئیسراحەتێ بکە ئەو کاتە پێش نوێژی نیوەڕۆ هەوڵ بدا لە مزگەوت ئامادە بێ لە نزا و پاڕانەوەکان خۆی بێبەش نەکە و دوور نەکەوێتەوە بە تایبەتی پێش بانگ کاتی بانگ بینی بانگ و قامەت بپارێتەوە لە پێش بۆ دایک و باوکمان کە ئێمە قەرزاریەوانین پاشان بۆ مامۆستاکانمان کە ئێمە هەمومان قەرزاری ئەو مامۆستا بەڕێزانین کە دەستی ئێمەیان گری ئێمە بەختەوەربووین بەهۆی ئەو پەیامەی کە مامۆستاکان بۆیان هێنن لە پێشینانمانەوە تا ئێستا گەشتون گەیاندوان تە ئێرە ئێستش مامۆستایەکی زۆری بەڕێزی زانە و بانگخوازی جوان ئەم پەیامە گەیەنن لە کەناڵەکانیانەوە بانگەوازەکەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و دوایەوە مامۆستای بەڕێزم بەرەو نوێژی ئەسر ئەچین نوێژی ئەسر با هەوڵ بدەین لەو مزگەوتانە بین کە تەمەن مزگەوتەکان ئەکسەرەتی موعیزەیان تایە ئامادەبوون لە مزگەوتەکانە هەر کۆمەڵێک دابنیشن لە مزگەوتێکە گوێ لە زیکر و یادی خوای پەروەردگار بکرن ئەفەرمێ إلا حفتهم الملائكة حتى ماوەسا ئەو گوێگرتن لە وەعزی مزگەوت جیاوازە لەوەی تۆ بە مۆبایلێ بە ڤیدیۆی گوێ لێ بگری بەرەکەتێکی تایبەتی هەیە خۆی فەرمون چۆن بەرەکەت لە کتێبە هەیە جیاوازە بە PDF لە شوێنێکە تەماشایکە لە کۆمپیوتەرەکەت بەرەکەت لە ناو ئامادەبنی مزگەوتە مەجلیسی زیکرە
ڕەحمەتی مەلایکەدا ڕەحمەت دابەزێ من لە مزگەوتەکەمان کاتی وادن خەڵکی وا دانیشتۆ زۆر لە من خوێنەوارترە لەوێ بەڵام ئەوە عاقڵی ئەو کەسە وەکو بڵێ ژیری ئەو کەسە دەرەخا کە هاتووە لە شوێنێکا دانیشتۆ ئەو بابەتی من باسێکم لەوەکە خۆی زۆر جوانتر باسیکە بەڵام دانیشێ ئەو ڕەحمەتەی دەسەکەوێ ئەمە نوێژی عەسر بۆ ئەوانەیش کە لە ماڵەوەن بەوانش لە ماڵەوەن بە هەوڵ بدەن لە ڕێی ڕاگەاندنە ئاینەکانەوە گوێ لە وەعز و ئامۆژگاریەکان بگرن دوای ئەوەی ئەسر ئوستازی بەڕێز کاتی دوعا و قبوڵبوونە با لە مزگەوتەکانمانان خەریکی دوعا و پاڕانەوە بین ئەگەر ئەو بەڕێزانەی یانەوێ دوو ختم بکەن ختمەکەی بەیانیان کرد بە هەوڵ بدەن لە بینی وەڕ و عەسرا جوزئی ئەگە بخوێنن حتا شتێکی زۆر وردی کرد بوو کە واستەکەم خەڵک هەندێک کەم خەڵکی کەم موافق بنتیایە ئەفەرمێ بۆ ئەوەی 3 ڕۆژ ختمێ بکەی وەرە لە پێش نوێژەکەت جوزئی بخوێنە دوای نوێژەکە جوزئی بخوێنە ڕۆژێ پێنج نوێژەکەی جوزەکە لە 3 ڕۆژە ختمێکە ئەمە زۆر میمەکە ئینسان بەم شێوازە دەوری قورئان بکاتەوە دوای ئەوە ئێمە بەرەو مەغریب بچین مەغریب ئەگەر ئەکرێ بەربان بۆ کەسێک بکەرەوە ئەگەر ئەمەت پێ ناکرێ بچۆن لە مزگەوتێکە خزمەتێ بکە ئەگەر ئەوەت پێ ناکرێ مناڵ دێتە مزگەوتەکانمان تەرتیبیان تین ڕێکیان خێن یارمەتیەکە بۆ مامۆساکە و تەشویش و ژاوەژاو لە مزگەوتە دروست نابێ ئەو کاتە عوزر نادێ بەدەست خەڵکێکەوە بتەقنەوە بە مناڵەکانە دوای ئەوە ئێمە مەغریبمان دێتەوە با لە مزگەوتە ڕۆژەکەمان بشکێنین دوعای کاتی بەربانگ لە یاد نەکەین ئەوە دوعایەکی زۆر زۆر گەورەیە دوای ئێمە بەرەو عیشاچین دەخیلتان بم بینەرانی بەڕێز و خۆشەویست هەوڵ بدەن لە مزگەوتەکانە تەراویح بکەن هەندێک خەڵکن بە ئەنقەس ئەمەش دەستی بێگانەیە کە کاکە نوێژ لە مزگەوت تا نوێژی تەراویح نەکراوە پێغەمبەری خوا 3 ڕۆژ کردوێتی و کاکە پێویست ناکە هەر لە ماڵەوە بیکەن نابێن بۆ مزگەوت خێر لە جەماعەتەکە یانی خێر لەوەدایە مامۆستا بەڕێز درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەسەر ئەم بابەتە چونکە بابەتی پەرستش بابەتی عیبادەت یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان چونکە پەیوەندی نێوان ئینسان و خۆی پەروەردگار ڕێکەخا بە ئەندازەیەکی زۆر بەڵام بە بچینە ناوبڕێک چونکە ڕێکلامی بازرگانیمان هەیە دواتر لەگەڵ مامۆستا محەممەدیش بەردەوام ببین هەر پێکی شەوە گوێ لە قورئانەکەی کاکە محەممەد دەگرین و لەگەڵ جەنابەت بەردەوام ببین فەرموو بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمانە هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە ئەویش بەدابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عەتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن ناوەندی سانە بۆ پێداویستی حاج و عومرە کۆمپانیای کاروانی مەدینە کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاقی بکەیتەوە خۆی لەوە باشتر دەشوەکاتێ و هەر شوێنێک لێبنەی خۆش دەرەچێت چای مؤمین
تام بوون ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریان ناکەوی. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەزەوابان نییە. پارشێو ناکەم. بەڵێ بەڕۆژوو. ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەرگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکە. ئۆڤێرا بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نوێ و توانایەکی بێوێنە لە پاڵنانی هەوا، فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرا شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە، تایبەت بەخوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە، ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عەزیز نزیک بینەوە، دڵمان بۆ یەک بکەینەوە، بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج بکەن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێتەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەکادا ئەم جلەکانت بۆ شووە و ئەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان پێبکەوێت. ڕووبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت بێت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵە خۆشەویستان، لەگەڵەوەی خۆشەویست بەردەوامین لە بەرنامەی سیگەوهەر. جاری تریش وتومانە و دیسان دەیڵێنەوە مانگی ڕەمەزان مانگێکی زۆر تایبەتە. خوای پەروەردگار ئەم مانگەی جیاواز لە مانگەکانی دیکە حساب کردووە. خۆ ئەگەر تۆ لە مانگەکانی دیکەیە چاکەیەکت کردبێ، خێرێکت کردبێ، ئیحسانێکت کردبێ، ئەوە بۆ خۆتت کردووە. بەڵام وەختێک کە لە مانگی ڕەمەزانە وەڵامی خوای پەروەردگارە دەیتەوە و بە ڕۆژوو ئەبی بەتەکید بۆ ئەو بە ڕۆژوو ئەبی، چونکە خوای پەروەردگار مانگی ڕەمەزانی بە مانگی خۆی دیاری کردووە. کەواتە وەختێ بە ڕۆژووی بزانە کە تۆ وەڵامی خوای پەروەردگارت داوەتەوە و هەر کەسێکیش وەڵامی خوای پەروەردگار بداتەوە بەتەکید سەرفرازی دنیا و دوا ڕۆژی شەبێ. خۆشەویستانە چینەوە لای کاک محەممەد دڵشاد بە دەنگە خۆشەکەی ئینشاڵا چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزمان بۆ بخوێنێ بە شێوەیە کە
دڵمان ئارام بێ ئینشاءڵڵا. فەرموو کاکە محەممەد. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد وقال قرينه هذا ما لدي عتيد ألقيا في جهنم كل كفار عنيد مناع للخير معتد مريب الذي جعل مع الله إلها آخر فألقياه في العذاب الشديد ورزاي خيربات إن شاء الله. مامۆستا ئێمە وازانی لە مانجی ڕەمەزانە وەڵامدانەوەی خۆی پەروەردگار و پەرستشەکانی ناو مانجی ڕەمەزان وازان کە بە ڕۆژوو بووین و عیبادەتی بۆ نوێژمان کرد ئێتر کۆتاییێت بەس یەک شتی زۆر گرنگ ماوە ئەویش سەدەقەیە ئەویش خێر و خێراتە ئەمەیان چەندێ گرنگە کە ئاگامان لە هاوسێکەمان بێ ئاگامان لە هاوڕێکانمان بێ ئاگامان لە دەردەدارەکانمان بێ ئاگامان لەوانە بێ کە بە درێژایی 11 مانگ چاوەڕێی مانگی ڕەمەزانن بۆی کە ببوژێنەوە بۆی مسلمانان ئاگایان لێیان بێ بۆی کە ڕاستەکەی خێر و سەدەقەکان بیانگاتێ و ئەوانیش لانی کەم لە مانگی ڕەمەزانە وەکو هەر کەسێکی دیکە بژین. بەڵێ هەژارێک گوتبووی خۆزگە هەموو ساڵەکە 12 مانگی ڕەمەزان بووایە چووکم لە ڕەمەزانە خەڵامان لێکاتەوە. من زۆر گەشت بینم بە خەڵکی کوردستانی عێراق کە وەکو بڵێ ئەوەندە مەردایەتیان لە ئاستێکی بەرزایە لە بەخشینە یعنی بۆ هەر کارێکی خێری کە بە هەر کەسێگەڵی وەکو بڵێ یەکسەر بە بێ یەک و دوو ئەڵێ بەسەر چاو مانگی ڕەمەزان مانگی بەخشە بەشێکی بەخشە بەشە بەخشینەکەی ئەوەیە کە دەبینی حتا زەکات و شتیش خەڵکی خاتە مانگی ڕەمەزانەوە چونکە ئومێدی ئەجری زیاتری هەیە لە لای خوای پەروەردگار بە تەمای ئەجری زیاترە لە مانگی ڕەمەزانە خوای پەروەردگار ئەوانەی کە ئاوا ئەبەخشن وەکو بڵێ زیاتریان پێ بەخشێ و نمونەیشیان زۆرتر بێنە ناو کۆمەڵگادا ئەلحەمدولیلا لە مانگی ڕەمەزانە خەڵک چاک دەبەخشێ هەژارەکان وەکو بڵێ
دڵخۆشە بن مانگی ڕەمەزان مانگی بەخشینە بەوەی کە جگە لە ڕۆژوەکە ئێمە خوای پەروەردگار کە هەر یەکێک لە هاوڵانە فەرمی هەر کاتێک کە خوای پەروەردگار فەرمی یا ئەیها الذین ئامنوا ئێمە گوێ قوڵاق بین بزانین دوایەوە خوای پەروەردگار چ کارێکی خێرە فەرمانی پێکات چ کارێکە نەهی لێ ئەکا فەرمێ خوای پەروەردگار یەکسەر کە داوای لێ کردوون و فەرمی ئیمانداران ئێمە گوێبانەگەر خوای پەروەردگار لە قورئانە باسی سەدەقەی زۆر کردووە بەڵام من نامەوێت لەسەر مەسەلەی سەدەقە چکۆی سەدەقە هەر کەسێک دڵخۆش بکە خوا دڵی خۆشەکە لە ڕۆژێکە کە ئینسان زۆر محتاجە پێی سەدەقە تکا بۆ خاوەنەکەیەکە سەدەقە خوای پەروەردگار بۆی گەشە پێ ئەکا کە لە قیامەتە احتیاجی پێیەتی بە سەدەقەکانی کە بیان بینێتەوە بەڵام هەرچێ باسی سەدەقە کراوە باسی ئەوە کراوە وریابن من نەکەن من ئەزا نەکەن نەدەنەوە بە دڵیانە تکال لەو بەڕێزانەکەم کە ئەبەخشن لە مانگی ڕەمەزانە بۆ ئەوە ببەخشن تەنها خوایان لە ڕازی بێ بۆ ئەوە نەبەخشن کە باسییان بکرێ بڵێن بە خێریکی کەسێکی بەخشن لێ بۆ ئەوە نەبەخشن هەژارەکە سەلامیان لێ زوو سەلامیان لێ بکە بۆ ئەوە نەبەخشن نەنووسەکانە باز بکرێ بۆیە هەر کەسێک دەبەخشێ دڵنیا بێ خوای پەروەردگار پاداش تێداتەوە بە یەک بە 700 بە زیاتریشەوە والله يضاعف لمن يشاء بۆ هەر کەسێک کە بیەوێ بەئینسان ببەخشێ باشترە لەوەی کە هەر بڵێ تەنها بە ڕۆژۆ بم بە ڕۆژوو بێ ببەخشێ ئەجری زیاترە لەوەی کە تەنها بە ڕۆژۆ بێ بۆیە بەبەخشینەکان بابەتی بەخشین گەشەکە لە کوردستانە بەبەخشینەکانمان ئێمە خۆمان لە غەزەبی خوای پەروەردگار ئەپارێزین بەبەخشینەکانمان خۆمان لە بەڵاو موسیبەت و ناڕەحەتیەکان ئەپارێزین و بەبەخشینەکانیشمان ماڵمان گەشە ئەکا بەخشین ماڵ کەم ناکە بەبەخشین ماڵ کەم ناکە لەگەڵەوە دەڵێن ببەخشن چووکم دوای خۆتان معلوم نییە بۆتان ببەخشن سپاس دەکەین مامۆستای بەڕێز سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ ئامادە بووی لەگەڵمانە و سپاس بۆ کاکە محەممەد دڵشادیش کە بەدەنگە خۆشەکەی لەگەڵمانە بوو سپاسدانەکەین خوای گەورە پاداشتان باتەوە خۆشەویستانە چینە ناو بەڕێکی کورت و دواتر لە بەڕگەیەکی دیکە کە بەڕگەی تەندروستیە لەگەڵ ئێوە خۆشەویست بەردەوام ببین بەڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاترین کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە خۆشەویستان بۆم بڕگەیەش دکتۆرێکی بەڕێز و خۆشەویست لەگەڵمانە دکتۆر سوار عەلی پسپۆڕی هەناوی دکتۆر جان بەخێر بیت سپاس خۆشحاڵم کەم لێوارە لەگەڵمانی داخەوە خێرتان باش باشن شکر پیرۆز بێ باسودەی خۆت کوێت پێ خۆشە لەوە دانیشت من ناوەڕاستەکە باش ببورن زۆر سپاس دەکەم فەرموو پێم خۆشە فرسەتێکم بن سەرێک لە شێفەکان بدەینەوە جنابیشت
گوێ لەوا بێ کامێوارە چیان ئامادە کردووە ئەجا دوایی گفتوگۆیەکی خۆشی شاڵا لەگەڵ تۆ ئینشاءالله کاک شێخ من لە خزمەت کاکتۆرە جناب تەرشید ڕێگەمە دەی فەرموو سپاس دەکەم السلام عليكم وعليكم السلام دكتور ئەڵەی نیوە کوڵاو بووە شێف دیار ئەو سوکراتەوە هەموو شتێ حازرە بەس ئەمە زۆر مهمە پیشانی خۆشەویستانی و ڕۆژوانانی بەڕێزی بن ئەو بۆ مانایانە کە ئێمە تامیان بین و ئەوها هێن بە بەڵام پێمان خۆشە کە ئەو خواردنی کە لێرە لێندرێ بەڕاستی ئەوانش سوودی لێوە بگرن داوا لێبوردنیش لە مناڵە خۆشەویستەکانەکەین مناڵە چاوکەشەکان کە بە تەکیید ئەوان زۆرتر برسیانە بێ وەها زۆرتر حەزیان لە خواردنەوە خراپترم لەوە خراپترین شێف ئێستا ئەمەمان بۆ باس بکە کە چۆن خردوتر ناو ئەم هێنەوە نازانم تاوەیە خۆیتی فڕنەوەی فڕنا ئێستا چی لێ کرد و دوایی چۆن گەشتیتە ئێرە بەڵێ ئەمە بایجانەکە بە هیچ شێوەیە نەپاکی ناکەیت باش دوای شۆرینەوە بجوامی سڕەوە لە ناو ڕۆنای ئەمە مەحشورێتەوە بەڵێ بە ساغی باجانی بە ساغی سوورەکرێتە ناو ڕۆنە دایە پۆشی هەتا ئەپیشێ کە پیشە ئەجا باجانەکە بە یاواشی دەرەکە بۆی نەتاقێ هەموو ئەمانەوە بەس تەماتەکە سوور ناکەیتەوە تەماتەکە بە ساغی بەڵێ تەماتەکە دەدوای خۆمان تێیەکەین بەو شێوازی ئێستا کاڵە بەڵێ قیمەکە پێشتر سوکراوەتەوە گێزەرەکەشی بۆ سوورەکەینەوە لەگەڵ ئەوە دایانین دوایی کە لەنا ئەمە ڕامان خست بۆ شێوازە باجان و بیبەر و تەماتە و ئەو بیبەری ئەلوانە زۆر جوان و تامێکی تایبەتی خوازانێ زۆر نازانم هەر زۆر ئینسان حەزی لێ دواتر نییە دکتۆر جان بەچەقۆ بە هێواشی ئەیبڕی بە هێواشی ئەوە ناوکەیەکیتەوە و قیمەی کە سوور کردێتەوە هەل لە شوێنی خۆی ئەم گێزەرشتانەکەی بەسەر ئێستا بە تەماتە و بە دۆشا و بە چەند دەرمانێک سەڵسێکی جوانی بۆ گرنەوە بە ڕۆنی کوردیەوەکە نفڕنەوە بەس دووش دەبینم ڕۆژانەوەم نەبینە کاکڵی گوێز لەگەڵ کشمیش ئەوەشی تیا لە قیمەکەیە لە قیمەکەیە قیمەکە چی و چیە قیمەکە پێکاتەکانی گێزەرە گێزەر ئەو گێزەرەمان هەیە لێرە گوێزی تایە کشمیشی تایە لەتکەنۆکی تایە پیازی هەڕاوی تایە ئەتوانین سیری هەڕاوی تێکە بەزێمە سیری هەڕامان زۆر بەکارنێناوە میبەری ئەلوانمان تێک میبەری ئەلوانی تایە کەروزە و معدەن و سوشی تایە و ڕۆنەکەش نازانم کەرە بینم لەگەڵ ئەو کەرە بۆ سوپەکەی بەکارمانێنەوە بۆ سوپ بەکارێن لەگەڵ ڕۆنی کاشوە بەکارێن سوپی ئەمڕۆ چییە ئەمڕۆ قاچک و مریشکە سنگی مریشک سنگی مریش وەکو ئەزانێ چی هەستەکەم وەکو قوڕاو دەرچوە شێف دیار شتێکی زۆر خۆشە لە شێوەی قوڕاوە چێ بەڵێ بیبەری ئەلوانیشی لێ قوڕاوی دوورسەکەین زۆر باش جارە سەرەتاتی زۆر نەقڵاوە لەگەڵ شعریە زۆر کەسەیە مەحشیشیان بەو شێوەی ناکە ئەمە شێوازێکی تایبەتی خۆمانە کاکی دیار پێکاتی خۆمانە بۆ من ئەم شێوازە ئێمە دروستمان کردووە زۆر کەسەیە بە شێوازێکی تر ئەیکات کورداواری خۆمان چەند دوو بایجان ئەبڕن لە ناویەکەوە بە کەرزەی پێچن عفو شێف داریمان ئەمە چییە؟ ئەوە بۆ ڕازانەوەمە بۆ ڕازانەوە چیەوە بێز ئەوە بیبەری سەوزە بیبەری سوورە بیبەری زەردە بیبەری پتەقاڵەیە بیبەری ئەلوان بەلوانە پرسیارەکانی ترم بۆ کاتەکانی کۆتایی ئینشاڵڵە نزیکی بەربانگ دەستان خۆش بێ و خی گەورەوە مەفەقکە ئەگەر پرسیارێکتان لە دکتۆری شەبوو پرسیارێکی تایبەت ینی ئەزانی چی ئەگەر پرسیارەکە زۆر تایبەت بوو چکە ساماچینە ناو باسەکەمانەوە ئەتوانن ئێوەش پرسیار بکەن بەس بە پرسیارەکە لەنا ینی چۆنەڵی لە بابەتەکە ئەمڕۆ خواردنەکە قورسە دەست خۆش ئەمڕۆ خواردنەکە قورسە کامان جنابیان پسپۆڕی بواری هەناوین کاتۆرگیان ئێمە حەزەکەین دەربارەی نەخۆشی شەکراوە ئەو شتانی کە ئەبنە هۆکاری شەکرە بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە چۆن کەسێ شەکرەی بێ خۆی پارێزی دەرەجە 1 و دەرەجە 2 هەیە شەکرە کامیان ئەتوانێت بە ڕۆژ بێ کامیان ئەتوانێت نەیگرێ کۆمەڵە پرسیاری تر لە زمانی پرسیارە بخەمە پا پرسیارەکەی تۆ چونکە تێکەڵکێشی کەم باشە هەر بەجددی ئێستا ئەمە هەمومان ئەڵێن شەکرە بە شەکرا تا ئێستا پێناسیەکی دیاریکرا و لای ئەمە دیار نییە ینی شەکرە چییە؟ بەڵێ ئەوە چ گۆڕانکاریەکە لە ناو جستە ئێمە دروستە بێ و دوای
باڵێن فڵان کەس شەکرەیەتی وە چۆن یعنی سەرنجام چۆن بزانین شەکرەمانە چۆن بزانین خۆ بپارێزین لە شەکرە نیشانەکانی بەڵێ بەنسبەت نەخۆشی شەکرە بەداخەوە نەخۆشیێکی جیهانیە ڕوو لە زیابوونە بەڵێ ساڵ بە ساڵ ڕێژەکەی زیاکرێت ینی پێشبینیەکرێت بۆ 10 ساڵی داهاتوو ئەم ڕێژەی کە ئێستا هەیە زۆر زیاتر بلەوەی ئێستا لە بەرەوەی ستایلی ژیان گۆڕاوە شەکرە پێناسەکەی بەرزبوونەوەی ڕێژەی گلوکۆز یان ڕێژەی شەکرە لە خوێن لە دوو ئەنجامە دروست دەبێت یەکەمیان ئەوەیە کە ئینسۆلین هەیە لە لەش بەڵام بەهۆی هۆکاری بۆ ماوەیی و بەهۆی هۆکاری قەڵەوی هەنە هۆکاریتر ناڵەن ئیش بکە پێوترێت ئینسۆلین ڕزستان بەش ناکات ئینسۆلین هەیە بەڵام مقاومە هەیە لە شانەکان ینی هەستەوەرد نییە ئیسپادە لەم ئینسۆلینە بکات ئەمە جۆری دووەمە کە باوترین جۆرە جۆری یەکەممان هەیە کە لە ستادەی خەڵکەکەیە کە ئەویش ئەوەیە کە پەنکریاس ئینسۆلین لە پەنکریاسەوە دەرنادرێت کە ئەم ڕێژەی لە ستادەیە ستادنەوەت کە زۆرەکەیە لە ئەنجامی ئینسۆلین ڕزستانتە ئینسۆلین ڕزستان ئەوەیە کە لە ئەنجامی چەند هۆکارێکی بۆ ماوەیی قەڵەوی نەجوڵان ناوەندێکی وا دروستە بێت شانەکان سوود لە ئینسۆلینەکە نابینن مقاومەی دروستە بێت ئیتر بێت تێپەڕبوونی کا دەبێتە شەکرە نیشانەکانی چین کاتۆر نیشانەکانی لە جۆری یەک زۆربەی کا زۆر نیشانەکانی تیا دەرەکەوێت لە بەرەوەی کەسەکە ئینسۆلینی نییە کە ئینسۆلین نەبوو ئەم شەکرەی کە لە خوێنە ئەمێنێتەوە یەکسەر نیشانەکانی تیا دەرەکەوێت کەسەکە زوو تینویە بێت زوو برسیە بێت کێشی دائەبەزێت میسکردنی زۆرە بێت هەر لە زوو هێڵنج ڕۆژخانەوە لەوانێ بۆ دروستکە لە ماوەی چەند ڕۆژ جێژبوون و خاڵبوونوانی بۆ دروست بێت یا ئەمە لە جۆری یەک زیاتر ئەگەر تووشی ماکەکان بێ ئاوا دەرەکەی بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بین لە فترێکی کەمە زوو میسکردنەکەی زۆرە بێت لە مشکبوونی زۆرە بێت بەردام برسیەتی بەردام تیونیەتی ئەیمانوبوون کێشی دابەزێت مالوبوون بە تەکید لەگەڵا ئەمە زوو تەشخیصەکرێت بەڵام جۆری دووانیە جۆری دو لە 150 نەخۆشەکان کە تووشە بن نیشانیان نییە لەوە گرفتەکە زۆر دروستە بێ هەموو کاتێ لە بەرەوەی نیشانەی نییە دکتۆر جان هەیە ئەڵێ ڕاستڵەچین و ڕاپەڕین و خەفەت و خورپە بە شتێک لەو بابەدانە وەکو کاشێخوتی هەیەڵە بە خورپە توش بووم هەیەڵێ بە خەفەت توش بووم ئایا خورپە و خەفەت ئینسان تووشی شەکرەکەات لە ڕووی زانستیەوە خورپەمانە هیچ هۆکار نین بۆ بابوونی شەکرە بەڵام ئێمە یەک شتمان هەیە ئێمە هەمومان لە ڕووی بۆ ماوەیەوە پەیوەندیمان بە باوانی خۆمانەوە هەیە یعنی ئەوان ئەو کەسانی کە لە عائیلەکان شەکرە هەیە ئەگەری توشبوونی شەکریان 180 لە خەڵک زیاترە لەبەرەوە یەک پێناسەمان هەموو جارە ئەو ڕستە ئەڵێن هەموو کەسێک معڕەزە تووشی نەخۆشیەکە بەڵام تەنها ڕووداوێکی پێویستە بۆی نیشانەکانی تیا دەکەوێت کەسەکە پێشوەختە ئامادەیە بۆ شەکرە لەوانی خۆی فاسی نەکرد بێ لەوانی خۆی بەدەمیان نەچبێت بەڵام ڕووداوی خەفەتەکەیە ڕووداوی مردنەکەیە ڕووداوی بێتە سەرەتای دەستپێکی نیشانەکانی ئەگەر نام کەسە شەکری تایە یانەتە لە مەرحەلی پێش شەکرەیە یان خەریکە تووشە بێت لەبەرەوەی شەکرەی جۆری 2 150 نیشانەیە نییە زۆر جار کەسەکە تووشی ماکی شەکرەکە بێت ئەنجا بە دەرەکەی مزعافاتی شەکرەکە جار هەیە جەڵتەی دڵی هەیە پشکنی بۆکەن ئەمە شەکرەشی توش بە خۆی ئاگای لێ نییە ئەمە گرفتمان زۆر جار بۆ دروستەکە لە بەرەوەی نەخۆشەکە پێ ئەڵێ کاکەمە تۆ شەکرەت هەیە شەورەکانت بەرز بۆتەوە زەختت بەرزە یا زۆرینێک ئەپسزێکی بۆ دروستە بکاتەوە جار هەیە برینێکی هەیە چاک نابێتەوە یان جار هەیە کەسەکە هەستەکە دەست و قاچی دەتەزێ یان بۆ منە هەستەکە ئەڕوا بێهێزە هەنێن جارێ بە پشکنی ئام ئەڵێ بچما فاسێ بکەم زان بەزۆر چۆنە بینی شەکرەی لەگەڵە دکتۆر جان هەندێک لەوانەیە کە تووشی شەکرا بن سەرەتا ئەوێ یاعتراف بە نەخۆشەکە نەکەن جوان ئەوێ بڵێن نەخۆشتین ستایلی ژیانی خۆیان دەستکاری ناکەن بەڵێ شیرینیە خوا میوە خوا نازانم هەموو ئەوانە خوا کە پێشتر خواردوێتی بەڵام نەخۆشی شەکرا ئەوە ئەزانێت تۆ بڵێ من ئازام و پێ دەوێرم و من هیچ پارێزێک ناکەم و واروەها ئەترافت پێ ناکەم کە هاتویت بەڵێ
ئێمە کۆمەڵە نەخۆشیێکمان هەیە پێنەوترێت سایلنت کیلەر یعنی بکوژی بێدەنگ لەمانە زەختە لەمانە شەکرەیە لەمانە چاوریە لەمانە گیرانی بۆ ڕێخوێن لە سەرەتاکانە ئەگەر کەسەکە پشکنینی پێشوەختە نەکا خۆی نەچێ بەدەمیەوە لەوانەیە بە مزعفات بێت ئەم گرفتی جەنابەت باسەکە گرفتێکی جیهانیە کەسەکە هاتوو بە پشکنێکی ئاساییان هاتوو بۆ شتێکی بەسیت منە پێش عملیاتێکە یان بۆ شتێکی بەسیت هاتووە لە پشکینەکان دەکەوتۆ شەکرێت ئەڵێ کاکە شەکری چی من نەعیبم هەیە وەکو جەنابەت باسووری مشکلێکم نییە ناچێ بەدەمیەوە چی ڕوو ئەداد ئەگەر نەچێ بەدەمیەوە بەدڵنیاییەوە ماکەکان دەرەکەون بەداخەوە ینی ماکەکانیشی گشتگیرە شەکرە هیچ بەشێکی لەش نییە شەکرە لی بەدوور بێ شەکرە گلوکۆز پێکاتێکی سەرەکیە لە زیندە چالەکیەکانی لەش بەشێکی گرنگە لە وزەی لەش لەبەرەوەی لەش لە هەر شوێنێک وزەی پێست بوو گلوکۆز بەکارێنێ لەبەرەوە هیچ بەشێکی لەش نێ لێ سەلامەت بی پێستەکەیێتە قژیەتی چاویەتی دڵیەتی گورچیلەتی هەموو بەشەکانی بەس ئەوەی کە گرنگە مەترسیدارە دڵ و گورچیلەکە بە دەرەجەیەک بۆڕیەکانی خوێن لەوانەیە بگیرن چاوری تیا بنیشێت هەستی پێ نەکات دوای 2 ساڵی تر بەداخەوەڵانێ بە زەبحە ئەو کاتە بڵە وڵی خۆپیان وتم 2 ساڵەوە پێشتر بەس خۆم گوێم پێ نەیە عیلاج بخوا یان عیلاج نەخوا زۆر جار هەیە لە شەکری جۆری دوو کەسەکە جەنابەت بە باست کرد ئینکاری ئەکات عیلاج ناخوا بەڵام ماکەکان بەردەوام بن لە ژێرە ئیشی خوا نەکەن بە تێپەڕبوونی کات ئەو ماکانە زیاترە بن ماکەکانیشی لە سەرەتا هەمویان بێدەنگن یعنی لەوانەیە گورچیلەی سستکە بەبێ ئەوی هەستی پێ بکە لەبەرەوە شەکرە بێدەنگە ئەو خاڵە زۆر گرنگە لە 150 ئەو کەسانی شەکری جۆری دوان هەیە نیشانیان هەیە ئەو خاڵە گرنگە و شەکرە ئەگەر بێت و بۆ ماوەیی بێ ئەمێنێتەوە متابعی ئەوێ زۆر جار هەیە کەسەکە ئاڵێ من شەکرێکم هەبوو تێمپەڕان ئێمە لە ڕووی زانستیەوە قەت بۆ کەسە ناڵێن تێپڕان هەر کەسێک کە تووشی شەکرە بوو قابلەتی توشبوونی هەیە جارێکتر ئاستایلەکەی بەردەوام بە باشەیە یان باشی نییە وەرزشەکە وەرزش ناکە خواردنی چۆلە یعنی ئەبێ پاکیجێک هەیە ئێمە دای ئەنین هەر کەسێک زەختی هەبێ چاوری هەبێ شەکرەی هەبێ قەڵەوی هەبێ ئەیخینە پاکێجەکەەوە پاکێجەکە تقریبا 9 خاڵە ئایا کەسەکە جگەرە کێشێ نایکێشێ قەڵەویان قەڵەو نییە ئەجوڵەیان نەجوڵێ خواردنەکانی تەندروستیان تەندروست نییە شەکری هەیە یان شەکرەی نییە چاوری هەیە یان نییە زەختی هەیە یان نیەتی ئەم 9 خاڵەی بۆ یەکسەر لە زمانی نەخۆشەکە بە تەشخیصەکەین یعنی کەسێک هەیەت ئەلە شەکرەم هەیە حەبێکم بۆ بوون سەبا چاکبووم نە ئێمە بەو ڕۆ سەیری ناکەن ئەلەم بڕۆ پشکنێکی چاوکە پشکنێکی گورچیلە بکە پشکنێکی چاوری بکە بزانانی مەسمەیە ئەو خاڵانە هەمووی بەرچاو ئەگیرێت تۆ نابی بەس لە ڕووی شەکرەکە و سەیری بکەیت بەنسبەت شەکرەوە هەیە ئەڵێ من جیمەکەم و هەروەها تەنزیمی خواردنیش مەکەم تقریبا پێویستم بە حەبوو عیلاج نامێنێ ئایا بەدیلی عیلاجە ئەم دوانە بسیارێکی جوانە شەکر لە سەرەتای تەشخیص بوونی این شەکرەی جۆری دوو باسەکە ئینسولین لەبەر ئینسولین نییە جۆری دوو کە باوەکەیەتی دەستانەوەتی خەڵک وایە لە سەرەتایان لە 150 بە خواردنی ڕێک و بە وەرزش کۆنتترۆلە بێت کۆنتترۆلە بێ بنەبڕە بێت یا ئەمێنێتەوە هەر ئەم کەسە شەکرەی ئەمە چی پێڵێن لە ڕووی زانستیەوە شەکرەی هەیە بە خواردن کۆنتترۆلی کردو دابیتس کۆنتترۆل باددایێت ئەمە ئەو پێناسە ئیگرێتەوە ینی شەکری هەر لەگەڵە بەڵام کۆنتترۆلی کردو ئەم ستایلی کۆنتترۆلکردن ئەوێ بەردەوام بێ بەداخەوە زۆربەی کەس لە بیدات کە تووشەوێ ڕژیمێکی باشەکە خواردنی تاواکە مەکاتەوە ئەڵە شەکرام تێپەڕان دوای ساڵێکی تریێتەوە بە شەکرە گرفتەکە چیە مادەم کەسەکە قابلی توشبوونی هەیە ئێمە ئەو پێناسەیە ئەگرێتەوە کە ئینسۆلین ڕزستان سندرەمە ینی کۆنیشانێک دروستە بێت لە ئەنجامی ئەوەی کە ئینسۆلینەکان لە شانەکان بەتەواتی ئیش ناکە ئەو کەسە بێ ستایلی ژیانی بە تێگەڕایی بەڕامی بگۆڕێ یعنی بێ خواردنیشی و وەرزشیشی بەردەوام بێت ئەو بۆی هەیە کۆنتترۆل بۆ لەوانێت تا 10 ساڵێتر عیلاجی نەوێت بەڵێ باش دکتۆر ئەگەر ئەم مەوزوعی شەکرێ ببەستینەوە بە مانجی پیرۆزی ڕەمەزانەوە چونکە خەڵکی ئێمە خەڵکێکی متەدەین و خەڵکی مسلمانە حەزەکە تەنانەت ئەو کاتانەشی کە نەخۆشە هەر بە ڕۆژوو بێ کەم وایە قبوڵی بکبەوەی کە پێی بڵێ بە ڕۆژوو مەمە جوانە بەڵام پێمە خۆشە بزانین ڕۆژوو چ کاریگەریەکی لەسەر ئەو کەسە هەیە کە شکرێ هەیە ئایا بە ڕۆژوو بێ باشە بە ڕۆژوو نەبێ باشە کامەیە ئەتوانێت بە ڕۆژوو بێ کامەیە ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ بچکەمە بابەتێکی دەرەجە گرنگە زۆرینەی هەرە زۆری ئەو ئەو پزیشکانی کە قساکەن ئەڵێن ئەوانەی کە
پێویستیان بەوە هەیە کە بە ڕۆژوو نەبن یەکەم جار باسی نەخۆشی شەکراکەن ئەوانەی کە شەکرایان هەیە چونکە پێویستیان بە ئاوێکی زۆر هەیە پێویستیان بە پەڕێنێک هەیە بۆی لەشان لە وشک بوون و لە ئەوانە ڕزگارکەن بەجددی چێ ئەتوانێت شەکرەی بێ و بە ڕۆژوو بێ و چێژ ئەتوانێت بە ڕۆژوو ڕاستێکی ئەمە بسیارەکە ئاسانە بەس وڵام داناوکەی زۆر قرسە لەبەرەوەی ئەمە ڕێنمایی گشتی ئەوێت تا ئێستا لە جیهانی ڕێنماییەکمان نییە بۆ هەموو وڵاتەکان بگونجێ لەم دواییە ڕێنماییەکیان دەرکرد لە ئیمارات خەریک بوون کۆمەڵە پزیشکێک هەڵسان بە بەحسێکی دوو درێژ بۆ ئەمە بەستە بۆ فتواشیان لە مفتیەکانی مصر وەگرت لەسەر ئەم بابەتە حەڤە خاڵیان دانا بۆ ئەو کەسانی کە شەکرەیان هەیە ئایا ئەم لە حەڤە خاڵە چەند خاڵیان بەرەکەوێت لەبەرەوە ئەبینین گرنگترین شت ئەوەیە ئەو کەسێک کە بڕیارەدا بە ڕۆژوو بێ ئەبێ پزیشکەکەی خۆی ببینێتەوە ئەم خاڵبەندیانی بۆ حساب بکات یەکەم شەکرەکەی جۆری یەکە یان جۆری دووە شەکرەکەی 10 ساڵ کەمترە تووشی بووە 10 ساڵ زیاترە تووشی بووە شەکرەکەی بە حەب کۆنتترۆلە بێ یان بە دەرزی کۆنتترۆلە بێ شەکری سێمانگەکەی پێش ڕەمەزان کۆنتترۆلە یان کۆنتترۆلیان کە فەسی سێمانگە یان تەراکمی پێودرێ ئایا لە گەشتوتە ئاستینۆ یان خواردنەوە یان لە خوار حوتە ئەمە بە ئاستی چەند بێ کاوتۆر خۆی لە ڕێنمایەکان ئەڵێ لە خوار حوتەوە بێ لە خوار حوتەوە بێ اینجا بە ڕۆژوو باسی ڕۆژوونی بەستەراکمیەکە ئەمە خاڵێکترە خاڵی تر ئەوە گرنگە ئایا ئەم شەکرێ تەسیری لە گورچیلەی کردو یان تەسیری نەکردووە ئەم کەسە تەمەنی لە خوار 65 ساڵیان 70 ساڵە یان لە سەروی ئەم 70 ساڵ ئایا ئەم کەسەی شەکرەی هەیە تووشی دابەزیلی شەکرە بووە پێشمانگی ڕەمەزان هەندێک کەسمانێ شەکرەی دابەزە خۆی هەستی پێ ناکە بە تێپەڕبوونی کات دەمەرە هەستەوەرەکانی تێکەچن شەکرەی دابەزی هەستی پێ ناکە ئەم کەسانە مەترسیدارن بە ڕۆژوو بوون ئایا ئەم کەسەی شەکرەی هەیە ئافرەتی دووگیانیان ئافرەتی دووگیانە ئەم کەسەی شەکرەی هەیە مانگی ڕەمەزانی پێشوو کە بە ڕۆژوو بوو گرفتی بۆ دروست کردیان بۆ دروست نەکرد ئەمانش هەموو خاڵی ئەتیبارن ئایا ئەم کەسەی کە شەکرەی هەیە 16 ساعت بە ڕۆژوو بێ یان کامتر لە 16 ساعت یان کەسەی شەکرەی هەیە ئیشەکەی کە لە کاتی بە ڕۆژوو ئیشەکەی قورسیان قورسنی ئەم خاڵە هەموو ریزەکەن ئەنجا خاڵبندیەکی ئەیتێ ئایا ئەم کەسە لە چ ئاستێکە لە گروپی کەم مەترسیدارە مام ناوەندیان گروپی زۆر مەترسیدارە باش لە هەموو ڕۆکان ئاگاداریەکەیتەوە لە بەتەکید ئەوانەی کە لە هێڵی سەوزەکەن کارڕێ پێدراون ئەوە تۆ بەس عیلاجەکەی بۆ ڕێکەخەیتەوە هەندێک عیلاج هەیە لە بەیانیانە بۆ یەکەیتە کاتی بەربانگ و پارشەوان دەستکاریەکەیت بەڵام ئەوانەی کە گروپی مام ناوەندن یان مەترسیدارن مام ناوەندەکان ڕێنمایی تابەتیەتی و پێشی ئەڵێ لەم شتانە ڕوویە ئەبێ ڕۆژووکە بشکێن بەڵام مەترسیدارەکان لە سەرەتاوە ڕێی پێدەیت یعنی لە سەرەتاوە ئاگادارێکەوە بە ڕۆژوو بوونەکە گرفت و ماکت بۆ دروستەکە لە بەرەو لە کاتی بە ڕۆژوو بوون وەکو جەنابەت باس کرد وشک بوونەوەیە وشک بوونە ناوەندێکی باشە بۆ خەستبوونەوەی خوێن زۆر جار بەداخەوە جەڵتەی مێشک جەڵتەی دڵ لە مانگی ڕەمەزان لەو شەکرانە لە ڕۆدەهۆ کارەکەی چە شەکرەکەی کۆنتترۆل نیە ئەچێتە ناو مانگی ڕەمەزان بێ ڕێنمایی پزیشکی بە زۆری کاتۆر لە جۆری یەک وابزانم بەگشتی جۆری یەکی شەکرە منعی ڕۆژیان لێکرێت تا جۆری دوو وڵا بەداخەوە ئستا بڵێن لە بەرەوەی خاڵەکان زۆرن ئەبێ حسابی وەکرێت کەسێک شەکرەی هەبێ گورچلەی مشکلەی هەبێ هەر جۆرێکی کلیرانس هەر جۆرێکیان گرنگ نییە بە ڕۆژوو بێت ڕاستەخۆ تەسیل لەسەر گورچلەکانی کەسێک شەکرەی هەبێ و نەخۆشیەکانی دڵی هەبێت زەبحەیت ناجێگیری هەبێ قەستەری بۆ کرابێ بە ڕۆژووبی ئەمە بینراوە سێ هێندەی کەسێکی تر مزعافاتی زیاکات ئەمە هەموو دیراسیان لەسەر کرا لەبەر ئەو خاڵبندیانە هەموو گرنگە شەکرەی جۆری یەک ئەمە هیچ بەدەر لە ڕێنمایەکانە لەبەر ئەوی اعتیماد دەکاتە سەر ئینسۆلین ناتوان بە ڕۆژوو بن ڕۆژەکان بۆ ناگرێت بەڵام جۆری دوو تر خاڵبندیەکان پێیتە خوارەوە چەند خاڵکو ئەکاتەوە ئەو گرنگە کاک دکتۆر ئێستا ئەوانەی کە دانیشتون لە بەردەمی تەلەڤیزۆنەکانیان زۆرینەی خانمانن خانمانیش بە تایبەتی لە کاتی حەملە هەیەە تووشی شەکرابێ یاخود شەکرەی وەقتیە هەر شتێکە ئەمانە ئێوە ڕێنمایی تەنەوەی چییە بۆ ئەوەی کە لە مانجی ڕەمەزانە چی بکەن ڕاستێکی ئەمانەی کە ئێمە شەکرێکمان هەیە تایبەتە بە دووگیان پێوترێت جەستیشنەڵ دابیتەیان لە فترەی دووگیانی لەنەمە وەقتیە یاخود ئەنجاوە ئەم کەسانی کە شەکری دووگیانیان هەیە مەترسی شەکری جۆری دویان هەیە لە داهاتوو ئێترە بێت دیسان پارێزی بکەنەوە بکەن بەڵام پێناسەکە تایبەت بۆی کە کەسەکە شەکری نییە لە کاتی دووگیانی شەکری تووشە بێت دواتر تێپەڕێنێ ئەم کەسانە ئاستی کۆنتترۆلکردنی شەکرەکەیان جیاوازە لەگەڵ کەسی شەکراین تر بۆ منەبێ پێش ناخواردن شەکرەکان لە خواردنەوە پێنجەوە بێ
کەسانی تر کە شکریان هەیە ڕێ پێدرێ لە 430 بێ لەبەرەوە ئاستی کۆنتڕۆلکردنەکەیان زۆر دقیقترە 2 ساعات دوای ناخواردن کەسی کە شکری هەبێ شکری جۆری دوی هەبێ ڕێ پێدراوە 480 بێ ڕێژەی شکرەکە کە فەحسەکات تا 200 کاتوریە هەر بەڵام ئەو کەسانی کە دووگیانن ینی 120 ڕێگە پێدراوە 120 بە خوارەوە نابێت زیاتر لەبەرەوە دقیقترە ئاستەکەی لە بە شێوەیەکی گشتی ئافرەتی دووگیان لە زمنی گروپە مەترسیدارەکانن پیان ئەڵێ کە بە ڕۆژوو بین گرفتت بۆ دروستەکە گرفتەکە بوونەوە خستبوونەوەی بۆ ڕێکان ئەو بۆ ڕەخوێنانەی کە ئەچێت بۆ کۆرپەلەکە لەسەر کۆرپەلەکە خۆی مردنی لە کوتوپڕ لە سکیا دروستە بێ لەبەرەوە بە شێوەیەکی گشتی ئافرەتی دووگیان بەڕێنمایەکان بەدەرن لە بە ڕۆژوو بوون ببوورە کاک شێخ من جاری وایە زۆر پڕکێشیەکەم بۆ پرسیارکردن نەبیش ئەوەیە کە ئێمە مناڵ و مێر منداڵمان هەیە شکریان هەیە ینی مێر منداڵ ڕەنگە بە ڕۆژوو بێ بەم ڕاستە مناڵ بە ڕۆژوو نابێ بەڵام مێر منداڵ تەمەنیەگاتە 11 و 12 و 13 ساڵ ئەوێ بە ڕۆژوو بێ ئەی شکری ئەوان چۆن مامەڵی لەگەڵ بکرێ لەگەڵ مانجی ڕەمەزان بەڵێ مێر منداڵ بە شێوەیەکی گشتی جۆری یەکیان تووشە بێ لە 4 ساڵ بە خوارەوە بە زۆری جۆری یەکانە بەڵام هەرچەندە ئێستا بۆ ماوەی ئەو کەسانە کە قەڵەون جۆری دویان تووشە بێ لە تەمەنی بر مناڵی وەکو باست کرد بەڵام بە شێوەیەکی گشتی جۆری یەکە جۆری یەک ئێعتیماد دەکەنە سەر ئینسۆلین ئینسۆلینیان لە لەشان نیە لەبەرەوە بە ڕۆژوو بوون وەکو وشک بوونەوە وایە بۆیان کە وشک بوونەوەش یەکسانە بە هاوکێشەی ئەوەی کەوە تووشی ترژبوونی خوێنە بن کە حاڵەتێکی کوتوپڕیان لە جۆری یەک لەبەرەوە بە شێوەیەکی گشتی بە هیچ شێوەیەک ڕێپێدراون نییە بەڵام ئەیتیجار هەیە ئینکارە کەسەکە و خۆت باست کرد ئەمە چیەکەن ئەمە ئەبێ ئەو ئافدایکە یان کەسەکە ئەبێ سەرپەرشتیارێکە ئەکات ئەبێ شتێکی پێوترێ ئینسۆلین کاربۆهایدرێت ئەبێ هۆشیاری تەندروستی هەبێت لەسەر ئەو خواردنەی کە ئیخوات ئەو خواردنەی کە ئیخوات چەند کاربۆهایدرێتی تا ئینسۆلینەکەی یەک ئینسۆلین و یەک وحدە ئینسۆلین چەند کاربۆهایدرێتی خواردنەکەی بەرزەکات ئەبێ تەندروستێکی ینی هۆشیاری تەندروستێکی بەو ئاستە هەبێ ئەنجا ڕێپێدراوە بێت بەڵام ئەوە پزیشک ڕێپێ ناتە ئەمە ئینکاری نەخۆشەکە کە ویستی بە ڕۆژوو بێت یەک پرسیاری ترم ماوە کاک شێخ ئەویشەوەیە ئێمە جاری وا هەیە هەر ئەوانەی کە شکریان هەیە هەر کێشەکە لە بە ڕۆژوو بوونان نییە کێشەکە لە دوای ڕۆژوو شکاندن دەست پێەکە کاک دکتۆر کە وەختێک ڕۆژوەشکێنی شەربەت لوقمە قازی ئەم هەموو شیرینیە مەسەلەن بۆن منە ئەم هەموو شیرینیە خوێ جاری وە هەیە کەسەکە لە حاڵەتی ڕۆژووکردنا باشە بەڵام دوای ڕۆژووگرتنەکەی حاڵەتی تێکچێت ئەمە چۆن مامەڵ بەڵێ ئەمە ڕاستەکەی وەکو باستان کرد خواردنەکانمە بەداخەوە چاوری و شیر نییە تۆ بەرینی سەری و قۆسا شێفامڕۆ خواردنی شیرنی کە سوورەکە وەکو لوقمە قازیانە پیانەوتر ڕزستان کاربۆهایدرێت ڕزستان کاربۆهایدرێت یانی چی یعنی پێکاتەکەی کەتیایەتی بە ئاسانی هەرز نابێ وەکو برنج نییە وەکو نان نییە لە لەشاکە بیخوات نان و لەش لەسەر خۆ هەرسە بن لەش ئەتوانێت شەڕی لەگەڵ بکە کۆنتترۆلی بکە گلوکۆزەکەیکە بن بەڵام ئەمانە شیرنی و چاوریەکان ڕزستان کاربۆهایدرێتن کە دوایەوە کە هەرسەکەیت یەک شوتی بەرز گلوکۆز بەرزەکاتەوە لەش تەواو هیلاکەکات فریای ناکەوێت ئینسۆلینەکە لەبەرەوە زۆربەی کات گرفتیان بۆ دروست دەکات بێهێزە بن بێتاقەتە بن هۆکارەکەی بۆ ئەمەی ئەمە ڕۆنەدات ئەبێ سورۆکراوەکان واز لێ بن شیرینەکان واز لێ بن وا باشترەوەکو ئەوەی کە ئاڵی ڕۆژۆکە ئەشکێنێت بچێن نوێژەکەی بکات دوای تۆزێکی بێتەوە بۆەوە لەبەرەوەی ئەم حەزەی برسێتی کە هەیە هۆرمۆنە دەدراوە کە وای لێکات خواردن بە پەرۆشەوە بخوا ئەم حەزەیە کە تۆ ڕۆژۆکە شکان دوای 20 دقیقە لە ڕووی زانستە دەرکەوت و ئەم حەزەکە مەبێتەوە ئەو کاتە کۆنتترۆلی خۆیەکە ستایلەکەی خۆی چۆن بۆ ئاوە بەس ئەگەر بێت و هەر هەڵەسێ بسم الله تا گرفتی بۆ تاخیتان سپاس دەکەین دکتۆر کە لەم بەشی بەرنامەکە لەگەڵمانەوەی بە تەئکید ئەوەی کە جەنابەت باست کرد سەبارەت بە ببوورە بە نەخۆشی شەکرە و شێوەی مامەڵەکردن لەگەڵیا بەتەچی بابەتێکی زۆر گەرنگە هیوادارم پێیان ئێمەش و جەنابیشت گەشت پێ بە ڕۆژوانیانی خۆشەویست و بزانن کە چۆن مامەڵان لەگەڵ نەخۆشی شەکراکەن سپاس دەکەین زۆر سپاس بۆ دەستخۆش دکتۆر سارا خۆشویستانە چینە ناوبڕێک و دواتر لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوامە بین.
خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین. ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە. شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاترین. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. کاکشخ جەنابێت مێژوێکی باشت هەیە لە بواری ڕاگەاندنە. من بیرم دێت تۆ لە ڕادیۆ بووی هەر جارێکە جۆمان لە دەنگ دەبوو نازانم دڵمان زۆر خۆشە بوو یعنی دەنگێکی زۆر تایبەتت هەبوو. من دوایی کە لە تەلەڤیزیۆنا دەرکەوتی زانیم وتم ئەم دەنگای ئێم پیاوە بەڕێزەیە و هەمیشە ینی تۆ گوێگرێکی تایبەتیشت هەبووە هەم لە ڕادیۆ چونکە بە ڕادیۆ دەسێ پێکرد دواتریش ئێستا کۆمەڵ خەڵک لەگەڵ بابەتەکانی تۆیە ڕاهاتون حەزەکەن ینی پێم خۆشە بۆ ئەم ئێوارە ئەگەر بابەتێکی تایبەتت هەبێ ئەم لە ماوەی چەند خولەکێکە پێشکەشی خۆشەویستانی بکەین بینەرانی خۆشەویست باسەکەین دوای دانیش زۆر باش تاوان کار کوێنیان دەست خۆش بیا خوا سەرکەوتوو بیم. بابەتەکانی من زیاتر لە ڕەمەزانە حەزەکەم ئەوەی لەم سیگەوهرا بۆمان بکرێت هەندێک جار شتێک دەربارەی خێزان باس بکەین باوکە دایکە بەیەکەوە بوونی خێزان چونکە ئێمە خێزانە بێ بەیەکەوە بچینە باشی انشاءالله ئەو قەرارەمان ناوە انشاءالله خۆی گەورە بیکە. پیاوێک شتێکی زۆر جوان باسەکە هەستێکی خۆی دەرەخاڵێ ئادەم کوڕە بچووکی من بوو بەڵام خاوەن پێداویستی تایبەت بوو کەمەندان بوو نێتوانی قسە بکە لە ڕووی عەقلیشەوە درەنگ پێگەیشت. سێ کوڕیترم هەبوو لەوان گەورەتر بوون وردەوردەوام لێ هات ئیحتیمامم بە سێ کوڕەکەی ترمەیە ئەم کوڕم فرامۆشە کرد ویستم فرامۆشیکەم لە دڵەوە حەزم بە مردنیە کرد ئەموو نەخۆی ئەوە نەزەلیل بێ و نە ئێمەش ئەوە نە بە دوای عیلاج و ئەم لاولا بکەڕین. ڕۆژێکیان ئەڵێ وردەوردە خەریک بوو ئیهمالمە کرد خۆشی هەستێک کرد و پێشم خۆش نەبوو بەڵام ئیتر تاقەتم نەمابوو توانم نەمابوو ئەوە لەگەڵ ڕۆشتم بۆ عیادە و ئەم لاولام کردبوو. ڕۆژێکیان هەر چوار کوڕەکەم برد بۆ شیرینی خانەیەک شیرینی بخۆن ئەڵێ دیقەتم ما کوڕەکەم هەمویان دەستیان کرد بە شیرینی کڕین بۆ خۆیان و بۆ ماڵەوەمانە بەڵام ئەم کوڕم پەلاماری گوڵێکی یا گوڵ تەمان لە شوێنی شیرینی خانە نافرۆشێ وتی من ئەمە مەوێت بە ئیشارەت وتم ڕۆڵێکیان داینەوە گوڵە گوڵی ئێرەیە بۆ فرۆشتنی وتینە هەر ئەمە مەوێت هەرچەندم کرد ئەڵێ وتی هەر ئەمە مەوێت کابرای صاحب دوکان حراج بووم لە لای وتی دقی چەکە ئەوەی بۆ بەرە ئەمانە وتی ئەڵێ بۆم پێچایە و هێنامە بۆ ماڵەوە کە هێناوە مناڵەکان شیرینەکەیان خوارد بەڵام ئادەم خەریب و ئەخەوتم پێشەوە دای لە دەرگا بە عەرەبانە هاتە ژوورەوە یای لە دەرگاکە و هاتە ژوورەوە سێرەکەم تەغلیفێکی زۆر جوانی گوڵەکەی کردووە و هێناوێتی پێم ئەڵێ باوکە شتێکی نووسیوە باوکە تۆ عەزیێتێکی زۆر زۆری کێشاوە لەگەڵ ئێمە بە تایبەتی لەگەڵ منە کە من چەند ساڵە زەلیل و داما و نەخۆش و هیلاک و ئەمانە ئەم گوڵا هەدی ئەو هەمومان و بوونەوێکە تۆ کێشاوتە لەگەڵ منە ئەڵێ لیا زۆر تەریق بوومەوەتم من تەمەنای چیمە کرد بۆ ئەم مناڵەکە
بمرێت لە کاتێکە هەست و نەستیە مناڵە من کۆمپانیام هەبوو شەهادەم هەبوو دکتۆرام هەبوو بەڕاستی ئەم مناڵە ئادەم ئێستا بۆ مامۆسای من لە خۆشەویستیان لە هەست و سۆزە کە من فەرقی بینی مناڵەکان نەکەم لە کاتێکا کە تۆ مناڵێکی جاری وە هەیە کە مندامە هەیە لە ماڵەوە یاخود لە ڕووی ژیریۆت کەمێک لە دواوەیە بەڕاستی بەرەکەتی ئەو ماڵە ئەوە جاری وا هەیە خواکە ماڵەکەتە پارێزێ لە موسیبەتێک مناڵەکانی ترە پارێزێ زەکاتی ئەم ماڵە ئەو مناڵەتەکە ئاوا بەڕاستی هەمووتان لە خۆشی ئاژین لەبەرە وەختی ئەم مناڵە نامێنێ ڕەنگە بەڵام موسیبەتەکان ڕوتێ بکات جاکە شێخ زۆر جار کاو جۆرە لە مناڵە ئەو ئەندازەیەک تایبەتە یاخود تایبەتمەندی هەیە کە تۆزێک گرنگی زیاتری پێدەی جاری وایە مناڵەکانی تر غیرەی لەکەن یا مەسەلەن بۆ منە بیر لەوە ناکەنەوە کە ئەمە یعنی ئەندازەیەک احتیاجە بەوە بۆی قەرەبووی پێێتی قەرەبووی مەسەلەن بۆ منە ئەو کەمە بچوزانم نقصانی بۆ بکەیتەوە پێویست بەوەیە کە زیاتر گرنگی پێدێ ئەمە جامامە ئەمە ئەندازەیەک ڕەنگە ماڵەکانە ببینێت باداونیشن فەرموو ئەم جاران جەنابەت وەرە ئێرە بابەتەکە کاک شێخ باسی چیەکەت وڵی هەر ئەم خێزان هەستەکەم خێزانە زۆر زۆر پێگرنگە خۆشە پرۆسەیەکمان هەبێ پرۆژەیەکمان هەبێ چۆن خێزان لە دنیا لە بەهشتا بژی ینی ناو دۆخێکی بەهشتیەوە ڕاستە ئینشاءڵڵا ئەگەر بتوانین لە ئایندەشە زۆر گرنگی بەم بابەتە بدەین دوای ڕەمەزان و ئەوانە شتێکی باشە بێ کاک پەیوەند جەنابەت ئاماژت بۆ کرد لە پێش بەرنامەکە کە بەرنامەکەمان دەست پێ کرد باسیەوەت کرد کە زۆر جار خێزان کە تۆ گرنگیەتی بە خێزانەکەت ئەم خێزانات باوە بەهشتم خێزانە بەهشت بۆ دروستەکە پێغەمبەر سەڵام فەرمودەیەکی جوانی هەیە فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئیترەچێتە خوارەوە باسیەوە کە ژن شوانی ماڵەکەی پیا و عینەن شت مناڵ عینەن شت مەسئول عینەن شت دەی خۆی گەورە ئەم مەفهومە لە ئاەتێکە زۆر جوان شەرحەکە کە فەرمێ یا ئەیها الذین آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا وقودها الناس والحجارة خۆتان و ماڵ و مناڵتان بپارێزن لەو ئاگرەی کە سوتەمەنیەکەی بریتە لە ئینسان و لە بەرد و دار لەبەرەوە ئێمە لەم ڕۆژانەیە کە بەڕاستی فەرمودەیەکی پێغەمبەر هەیە صلی الله علیه و سلم کە زۆر گرنگە ئەم فەرمودەیە فەرمێ ئەگەر باوک ئێستا تۆ باوکی کاک پەیوەند ئەفەرمێ ئەگەر باوک سەیری مناڵەکەی کرد و دڵی بە مناڵەکەی خۆش بوو لەبەرەوەی ئەخلاقی جوانە لەبەرەوەی خەڵک وەسفی باشیەکە لەبەرەوەی بە خراپە باسی ناکە ئەمڕۆ من لە تەکسیەکە هاتم کاک پەیوەند قسێکی زۆر جوانی کە باسی ماڵێکمان کورتی مامەسا لە گەڕێکێکام ئەو ماڵی کە تۆ باسیەکەیت ماڵی موسڵمانێکی زۆر باش وتی بڕواکەی کوڕە گەورەکەیان کە قسە ئەکا لە دەرەوە کە قسە ئەکا زۆر جار ئاو گوێم نزیکەکەمە لە دەمی اینجا تێبگەم بەخسی ئەمەنە بە ئەدەبە وتی ئەدەبیان لێ ئەبارە جا چەند جوانە ئەفەرمێ حەدیسەکە ئەفەرمێ ئەگەر باوکێک دڵی خۆش بوو دایکێ دڵی خۆش بوو بە مناڵەکەی کە خەڵک وتی یا ڕەبی خوا جەزاتان با تۆ بە مناڵە پەروەردەتان کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت ئەمە وەکو چی وایە هەر ئەو دڵخۆش بوونە وەکو ئەو وایە گردنێکی لە ئاگر ڕزگار کرد بێ ئەمەنە خێری دەستکەم باوکە ئەم دایکە ئەمەنە خاوەن ئەجر و پڕ ئەجرە بێ لەمەیان لەبەرەوە باشە ئەگەر پیانسەڵم فەرمی ئەگەر موسڵمانێک درەختێ بچێنێت ئەم درەختە تەیر لێی بخوا جاندار لێی بخوا لەژێر سێبەرەکەی ئەمن و تۆ دابنیشین ئەفەرمی حتا ئەم درەختە سێبەری هەبێت تا بەری هەبێت تۆ ناشتوتە حتا ڕۆژی قیامەت سەدەقە و چاکە بۆ تۆ نووسێ ئەی باش ئەگەر ئێمە ئینسان بنێژی ای باش درختی که جانێکی معنوی بچووکی هەیە لە چاو ئینسانە ئینسان سەید الکەونە ینی گەورەی ئەم مەخلوقاتانەیە خەلیفەی خوایە لەمسەر ئەرزا ئەی باشە تۆ کە 5 کوڕ و 2 کچی جوانت خستۆتە ناو کۆمەلگا با بڵێن ئێستا مناڵەکان کە من 3 کوڕ و بڵێن یا 2 کوڕ و 3 کچی جوان خستۆتە ناو کۆمەلگا ئەیاندەی بە شوو بەڕێک و پێچی باوکیشی زۆر میهرەبان و بە سۆزی بۆیان فەرقی بینی کوڕ و کچەکانە ناکەی باوکایەتیەکەی دایکایەتی ئەکات بەڕاستی ئەم درەختە ئەبێ چەند بەرهەمی هەبێ بۆ قیامەت لەبەرەوە ئەو دایک و باوک و خوشک و برایانە زۆر دڵخۆش بن کە مناڵی جوانیان وەکو ئەم کاکە محەممەد دڵشاد کە ئێستا قورئانەکەی بۆ خوێندین ماشەڵڵای لێبێ وەکو ئەو دادەیەکە لە ڤیدۆکەی بینیمان ئەو خوشکە بەڕێزانی کە ئەو دەوری قورئانە بینن هیوا هەیە کە پەیوەند مناڵی نییە ئێستا ژنی وا هەیە خەفەتە خواڵێ خۆخوا مناڵی نەیەوە من ئەو تا چەند ساڵە من مناڵم نییە بەڵام ئەم ئافرەتە هەست ناکا کە شتێکی زۆر گەورەی هەیە وەختێ لە مەدرسەیەکی تەحفیزی قورئانە یاخود لە بەرکردنی قورئانە 50 مناڵ پێگەینە 50 مناڵی معنەوی هەیەمە
هەتا ڕۆژی قیامەت قورئان ئەڵێن بە خەڵک دەرزی ئیمان ئەڵێن بە خەڵک مامۆسایەکە لە مەکتەبێکا تۆ پەروەردەی مناڵەکانەکەیت ئەم مناڵانە ئیسفادەی لە تۆ بکەن ئێستا منیش و تۆیش کاک پەیوەند یعنی بە مناڵی زۆر مامۆسا هێشتێکی پێوتوین لە ڕووی ئەخلاقی و ئیمانیەوە قەت بیرمان ناچێت کەواتە ئەم پەروەردەیە لە منە ئێستا کە من قسە بۆ خەڵکەکەم یەکی ئیسفادە لەم نەکا خێری ئەو مامۆساکە خێری ئەو دایک و باوکەمەگا کە بەڕاستی منیان پەروەردە کردو جۆرە دەست خۆش کاک شێخ نازان بابەتەکە تەواو بوو یاماوێتی لە خزمەتە مەگەر کاتمان هەبێت ئێمە دەکرێت ئەوە چەند خولەکێکی کە بەردەوام یەک چیرۆک هەیە کاک پەیوەند زۆر جوانە تەمان پیاوێکمان هەیە لە تابعینە ئەبوو خالیدی ئەحوەلی پێڵێن تەلەبەی عەبدوڵای کوڕی مەسعودە ئەم تابعینە تەمان دەفەرمێت ئەم منە زاهید بوو عابید بوو ئەم منە زوهد و تەقوای تێکەڵ کردبوو بە یەکەوە درەنگ ژنی هێنا کە ژنیشی هێنا بە خێزانەکەی وت با مناڵمان نەبێت چونکە سەرقاڵی مناڵ نەبم چونکە ئەگەر سەرقاڵی مناڵ و بەخێوکردنی مناڵ بم من لە عیبادەت و لە زیکرەکەم دوورەکەومەوە شەوێکیان لە خەوە ئەم ئەبوو خالیدە لە خەوە ئەبینێ وا مەحشەرە ڕۆژی قیامەت هەساوە هەموو خەڵک بێساون ئیتر مەشهەدێکی زۆر ترسناک زۆر بێوەزع زۆر تینوو کە ئێستا ڕەنگە مەش تینوومان بێ ئەڵە زۆر تینوون بوو هەموو خەڵک تینووی بوو پەرداخی ئاویشتەوە بەس سێرم کرد کۆمەڵی مناڵی زۆر جوان بەناو ئەم خەڵکەیە گەڕێن بە سوراحیەکی زۆر نایە پەرداخی زۆر نازدار چەندێک تینوت بێ ئەوە ئاو بۆ تێکن ئاوە خۆیت بەڵام نیانەیە بە هەموو کەسێ هاتن بانگم کردوتم تخوا یەک پەرداخ دوو پەرداخ ئاویش بم من وەڵڵی خەریکە ئاخن کێم لە تینووە ئەڵێ پێیوتم تۆ مناڵە هەبووە مردبێت تم ناوەڵا دەوتی وەخوا شمولی تۆ ناکە وتی باشە وتم ئەی اختیاری ترشتێکی تر نییە وتی مناڵت هەبووە پەروەردەت کردێ و پەروەردەیەکی ئیمانی جوان خەڵک دوعای خێری بۆ کردبی چوو بێت ژنی هێنا بێ یا شووی کردوێ کچ بوو بێت شووی کردوێت چوێتە ماڵێکەوە بوو بێ بەختەوەری بۆ ماڵ و مناڵێک ئەمانە شتیوات پەروەردە کردوتم ناوەڵڵا وتی ئەی کچێکی جوانت هەیە کە لە دەرگاکانی بەهەشت ڕزگارەکات بخاتە ئەو دی بەهەشتەوەڵێ وتم ناوەڵا دەوتی تا مناڵی ئاوات نەبێت کە خوا اختیاری مناڵی یاپێت ئەگەر مەجای مناڵبوونت هەبوو ئەوە من ناتوانم لە ساحەی مەحشەرە ئەمە پێشکەش بەتەوە بکەم بەڵێکە لە خەڵ خەبەرم و یەکسەر بە خێزانم وتم بیکە بە خاتری خوادایتر مناڵمان حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاکم پەیوەند ئەم حەدیثە زۆر جوانە ئەفەرمێ هەر کەسێک مناڵێکی هەبوو کچێکی هەبوو کچ زۆر نازارە لە ماڵە ئێمە لە ڕوو کۆمەڵایەتەکە و زۆر جار ئەم هینەمان بە غەڵەت تێگەیشتوین لەمە بەسە فەرمێ کچ کوڕیش بە هەمان شێوە بەس کچ حەدیثی زۆر لەسەر هاتووە فەرمودەی زۆر لەسەر هاتووە پیامبەر فەرمێ هەر کەسێک کچێکی هەبوو پەروەردەیەکی جوانی کرد هەر کە مرد خەمی نەبێ ئەو دەرگاکانی بەهەشتی بۆ کاتەوە ئەچیتە هەر دەرگایەکی بەهەشت کچەکەت بۆ تکاتەوە جا ئەگەر 4-5 کچێ هەبێ ئەوە نیعمەتی خوا ئینشاءالله دەست خۆش بێ کاک شێخ بەتەشیت ئەو کاتێک کە ماومانە دەبێت حسابیەوەی بۆ بکەین ڕکلامی بازرگانیمان هەیە وانوەها شێفە بەڕێزەکانماوە بزانین لە کۆتایە دوعاکانی بەڕێزیشت ماوە ئیتر تەمەناوەکەن انشاءالله کاتێکە بەسشمان بکە بازانم ئێستا ڕکلامێکی بازرگانی ڕوا دواتر دەچمەوە لای شێفە بەڕێزەکان و جەنابیشت انشاءالله دوعاکانمان بۆ خوێنێت بەڵێ خۆشەویستان فەرموون لەگەڵ ئەو ڕکلامی بازرگانی کە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمانە هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جوملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت
لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە، بازاڕی مراد، تەنیشت دوکانی حاجی عارفی عەتار، یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی ئەمڕۆی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاو و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حازر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تا بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوە کاتێ و هەر شوێنێک لیبنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریان ناکەویت. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەزەوابان نییە. پارشێو ناکەم. بەڵێ بەڕۆژم. ڕەمەزان وەک ڕێکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەرگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات. ئۆڤێرا بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا، فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرا شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عەزیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج بکەن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێتەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لەیەکادا ئەم جلەکانت بۆ شووا و ئەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆ بێت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. خۆشەویستان لەگەڵ ئێوەی خۆشەویست هەر بەردەوامین
وردە وردە خۆتان نەزانن کە چەند خولێکێکی ماوە بۆ بانکی مەغریب و بۆ کاتی ڕۆژ و شکاندن تەمەناوەکە ئینشەڵا ئەمەی کە پێشکەشمان کردن لەگەڵ کاک شێخ فاتیح ئیبراهیم بەدڵی ئەوی خۆشەویست بێ و سوودتان لێوەرگرت بێ. ئێستا وەختی ئەوەیە کە جارێککە سەر لە شێف نەریمان و شێف دیار بدەمەوە دواتر ئینشاءڵڵا کاک شێخ ئیبراهیم کۆمەڵە دوعای بە کوڵمان بۆەکە بۆی خۆی پەروەردگار ئینشاءڵڵا لێمان وەرگرێ و خی گەورە شیفاشت بدا ئەندازێک ناڕەحەتیت هەیە خی گەورە شیفا بدا. بەڵە خۆشەویستانە چمە لای شێفە بەڕێزەکان سلام علیکم. علیکم سلام. شێف نەریمان من هەتاکو تۆ ئەبینم خەریکی چەقۆ و شدوەرکردنی پرسیارەکەوەیە چەقۆ ئەدناسێ بەڵێ مەبەستمەوە وا لێکە کە دەستم نەبڕێ دەست دەبڕێ دەستمە بڕێت کەم کەسێت دەستی نەبڕێ من تا ئێستا لەوەتی شێفم دووجار دەستم بڕیوە من دووجار دەستم بڕێت تا ئێستا لە کاتی دەستبڕی ناچیەکیت تۆ ئەگەری شێفی تو ئیشەکە لە کاتی دەستبڕی ناکە سەر ئەی پێشم و دەستەکەمەوە بە ئیش دەستەکەیتەوە بە ئیش نەگری ئەی شێف دیار تۆ زۆر ماوەڵە لەگەڵ ئاگراکە ئاگرێت ناسێ من تا سێجا سوتاوم سێجا سوتاوی بخارانی چۆن بخار بای لێکردم بخار پێمە تاقیەوە با باسی خواردنەکەی ئەمڕۆ بکەیت بزانین گەشتۆتە کوێ بەلەمەکانتان حازر کردووە بەداخەوە فریایەوە نەکەوێت تێکەیت بەڵە بەڵە شێف نەریمان تۆ چەند پلێت بڕیوە لە کاری شێف ینی چەندێکت ماوە وەکو شێف دیار ئاوا ببی بە کەسێکی نێودەوڵەتی و توزانم هەر کەسە و لە بواری خۆ شارەزایشی هەیە باش کاک دیار زیاتر لە بواری شەرقیە زۆر شارەزایە بەڕاستی ینی من جێگەی شانازی کاک دیارکە من شانازی بە کاک دیارەوەکەم لە باشترین شێفەکانی سلێمانی بەحەقەت ینی من جێگەی شانازەکەەوە باسەکە هەموو جارێ مناڵم بوونی کاک دیار ینی زۆر سپاس دەکەمەوە خۆت باشی بۆ سلێمانی ینی بۆ تاوی کوردستان بەحقیقت شێف دیارێمە شانازیت پێوەکەین چی دوای ڕەمەزان وازی لێ نایێت خەمن نەبێت بێ لەگەڵمانە بەردەوام بێ هیچ نەبێ هیچ نەبێ هەفتەی بەرنامەیەکمان هەبێ ئەوە هەزۆر باش شێف دیار ئەم برنجە برنجی لە ڕووبەهەنارە چێ بە ڕووبەهەنار بەڵێ برنجی کوردی ئەسڵا لەگەڵ ڕووبەهەناری کوردی خۆبە ئەمە تۆ ئێوارە بە تەنها دایانێ یاخۆت لەگەڵ مەحشێدانی برنجی زەردیشمان هەیە لەگەڵ برنجی زەردیشدایانێ برنجی زەردیش بەڵێ ئەی برنجە زەردەکەش داکە ئێستا ماڵی ماوێت یەک تۆزێکی ماوەمێ جوان پێشێت ئەم ئەو سوپەکەی ئەزانی چی شێف دیار سوپ یەکێکە لە شتە زۆر گرنگەکان لە بۆ مانجی ڕەمەزان زۆر ینی سپاسانەکەین ئەگەر هەرگیز ئەگەر ئێمەش لە بیرمان چوو ئێمە سوپمان لە بیر بێنەوە بۆی ینی ڕۆژوانانی بەڕێز فێر ببن چۆن سوپ لێ زۆر ئاسانە ینی ئەمە سوپی چییە؟ ئەمە سوپی قارچک بە مریشکە قارچک بە مریشک بیبەری ئەلوانی تایە قارچکی تایە مریشکی تایە سەرەتا پێم بڵێ دەبێت چی بکەی سەرەتا بۆ لێنانی کاکە هین بە ئەوی حەزەکەم شەف نانی بەداری کتاب بکەم ئەمە لە بۆنی معدەنووس معدەنووس بەڵێ معدەنووس ئەمەش بە جوان ئەوە هەر بۆ تامیشی خۆشەکە ئەوانسە شەف نانی جان تۆ ئەزانی چۆنە لە ئەوڵەوە پێمان بڵێ ئەم سوپە چۆن دروستکەین پێ کاتەکانیمان پێ بڵێ و ئاوا تێکەڵیکەن و ئەوە نەبیکوڵێن و دوایی پێشپەشی ئەندامانی خێسانی سەرەتا ئەم سوبە مریشەکەی بۆ بڵێنین مریشەکە چونکە مریشەکە بێ ڕیشاڵ کرێت مریشەکە بێ ڕیشاڵ کرێت بۆم سوبە خۆی ئەم مریشکە ئەم سوبە پێڵم سوبی مریشک بەڵام ئێمە چیمان بۆ زیاد کردووە بۆ نمونە قارچمان بۆ زیاد کردووە پیازمان بۆ زیاد کردووە بیبەری ئەلوانیشمان بۆ زیاد کردووە بۆیە هەم تامی خۆش بوو هەم ڕەنگیشی جوان بێت بەڕاستی ئەمەش زائیدەن کرێم تەبغیشمان تێکردووە کاتێکی کەمێ ئەمە تقریبان 20 دقیقەیەوێت 20 دقیقە کەمتریشی لەواشە بێت ئەگەر بۆ نمونە مریشکەوە حازر بێت باشە شێف نەریمان ئەم میوانە جوان جوانانە نازانم باسێکیان من هەر نازانم چیەوە لەو دیوە ئەو گەورەیە ئەوە تقریبا ئەمە سندی ئەمان ئەوە سندی هیچ بەڵێ هیچ ئەوە ناگەی ناز زۆر سێت ناوگە زۆر خۆسە نایەتەوە بیرم شێف دیاتۆ والله منش پێوتم زۆر ناوەکەی قورسە ئوسترالیا هاتووە بەڵێ ئەمە تاز ناوەکە زۆر قورسە بەڕاستی ینی زۆر بەڵێ زۆر ئیزعاجە بەحقیقەت
دەسا خۆش بێ شێف دیار شێف نەریمان ئەم ڕۆژ ئێوە وردەوردە گەشتینە ئێوارە ئێستا کاتەکەمان بۆ کاک شێخ فاتیحی برام بەجێ هێڵی بۆکان انشاءالله چونکە دوعاکانیش بگرنگن نابێت بەڕاستی کاک شێخ خۆشی ئەمڕۆ خواست کردووە تۆزە ناساغە خوای گەورە شیفای بە بەڵە خۆشەویستان من لێرەوە لە تەنیش شێف دیار و شێف نەریمان ماڵەوەیتان لە یەکەم خوای گەورە تاعات و عیبادەتان قبوڵکە انشاءالله بەدڵی خۆشەوە بە شەڵا بچنە سەر سفرەی ئێوارە و ڕۆژەکانتان بشکێنن دوعای خێریش بۆ ئێمە بکەن لەبیرتان بین چونکە بە تایبەتی ئێمە پێویستمان بە دوعای خێری ئێوە هەیە تاکو ئێوارەیەکی دیکە و بە گەشتنەوەیکی دیکە بە دوعاکانی شێخ فاتحتان ئەسپێرین خوای گەورە ئینشاءالله ئێوە هەمیشە پارێزرا بکەن طبعا دەستخۆشی بۆ کاکە پەیوەند و بۆ کاکە دیار و کاکە نەریمان و سەرجەم مستافە بەڕێزەی پەیام بۆ سەرجەم بینەران و بیسەرانی خۆشەویستمان لە هەر شوێنەکەن خۆی گەورە دوعاکانمان لێ قبول بکات و ئەم تەنگی مەغریبە بکاتەمایی قبولبوونی دوعاکانمان و ئینشاءالله سەرفرازی دنیا و قیامەتمان کات هەموو لایەک ئینشاءالله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم أنت ربي لا إله إلا أنت خلقتني وأنا عبدك وأنا على عهدك ووعدك ما استطعت أعوذ بك من شر ما صنعت أبوء لك بنعمتك علي وأبوء بذنبي فاغفر لي فإنه لا يغفر الذنوب إلا أنت. يا عفو يا غفور يا حي يا قيوم برحمتك نستغيث يا حي يا قيوم برحمتك نستغيث فلا تكلنا إلى أنفسنا طرفة عين يا رب العالمين. يا حي يا قيوم برحمتك نستغيث فلا تكلنا إلى أنفسنا طرفة عين ولا أقل من ذلك يا رب العالمين. يا رب يا رب يا رب العالمين. اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم وفقنا لما تحبه وترضاه. اللهم ارزقنا الإخلاص اللهم ارزقنا الإخلاص اللهم ارزقنا الإخلاص. يا رب إخوان أو دستان الزور زورا كيستبرز بونتوا أو دلان زور بردعان كيستبزماني بالرجولة وطارينوا آمين بوم دعاني ماكن. يا رب إخوايكيان دعاي سرجم إيمان داران ومسلمانان وبتايبتي أواني كيستبين ليم برنامين داوي دعاي خيريان هي خوتي الناسي خوت زاني دعا كان يان چيا خوت زاني مشكلة وكيشكان يان چيا. يا رب يا رب يا رب يا رب العالمين مشكلة وكيشكان يان حلكا دنيا وقيامتيان پر الحسنة وشاك بكا. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يا رب إخوائي جان خوتي الناسي كچند محتاجي أو انكتو لاي مرحمة ومهرباني وسؤز بزيان لبقيتوا زياتريان بسرا بريجا خو خزيني تو ببردوامي أرجي بسرمانا هندي جار بي نازانين لكاتكا كاليشاوي مرحمتي تو داباري وبسرمانا. يا ربي خواي كان بيان بينين ببينين كچون مرحمة ومهرباني وسوز بزيت وبسرمانا وك چترو وك سيبرو وك هوري مرحمة دائمة لسرمانا. يا رب يا ربي خواهي توفيق من بو هداية من بو دامزراو من كا عاقبة من بخير بيرا لبيك باوك كان من خوش بك وفاتيان كردوا اوانيان كماوني ارحم الراحمين عاقبة خير يانكا لش ساغو تمن دريج يانكا لسر خير ولسر عاقبة خير. يا رب يا ربي خواهي لخوش كبرا كانوا مالو منال من خوش با هداية من بو دامزراو من كا منال كان من لسر دين وإيمان وپروردي إيمان قورب بن محفوظ لايتو بن يا رب العالمين. يا ربي خواهي اواني جيرودن بدز منالنا صالحة وخوايا منال كان ينبو صالحك. يا ربي منال كان ينبو صالحك.
یا ڕەبی مناڵەکانیان بۆ ساڵح بکە یا ڕەبی دڵی ئەو دایک و باوکانە نەڕەنجە بەوەی کە مناڵەکانیان نوێژ و عیبادەتیان نییە و ساڵح نین یا دیندار نین و تەریکی دینن یا ڕەب هدایەتیان بە ئەوانەی تا ئێستا هدایەتیان وەرنەگرتووە لە قورآن و لە کچان یا ڕەبی هدایەتیان بە ئەوانەی تا ئێستا نەچوونەتە ژیانی هاوسەرەتی خۆی گەورە بە بەرەکەتی خۆت بە ڕەحمەتی خۆت لای میهرەبانیان لێ بکەرەوە و بە کەسی شایستەیان بگەێنە ئەوانەی قەرزارن خوای گیان قەرزەکانیان بنەوە ئەوانەی هەر کێشەیەکی دەرونی و جەستەیان هەیە هەر نەخۆشیێکیان هەیە شیفایان بۆ بنێرە یا شافی أنت الشافي لا شفاء إلا شفاؤك شفاؤك لا يغادر سقما یا ربی خوای جان لە مردوەکانمان خۆش بە ئێستا چاوەڕوانی دوعا خێرەکانی ئێمن ئیلاه العالەمین لە کەس و کار و خزمە نزیکەکان و دۆست و خۆشەویستانمان لەسەر جەم دۆست و خۆشەویست و کەسە نزیکەکانی ئازیزان و خۆشەویستانی بینەرانی سیگەوهەر یا رب العالەمین ئەوانەی ئەم بەرنامە و ئەم کەناڵە و ئەم خۆشەویستانە هەر کەسێ هەر موسڵمانێ یا ربی خوای کەسێکی لێ مردووە ئیلاه العالەمین بە چاوی مەرحەمەت و سۆز و میهرەبانی ئێستا عەفوی بکە و لێی خۆش بە ئەگەر ئەهلی عەزابە پلەی بەرزکەرەوە ئەگەر ئەهلی خۆشنودی و بەهشت و ڕەزامەندی تۆیە لیان ڕازی بەو دوعاکانی ئێمەیان پێ بگات یا رب العالمین یا ربی خوایە تەوفیقمان بە بۆ عیبادەتێکی باش بۆ پەرستشێکی باش تەوفیقمان بەو هیدایەتمان بە بۆ باشترین عیبادەتێک کە تۆ پێی ڕازی بی ئیخلاصمان پێ ببەخشە و لە دوعاکانمانە یا رب العالمین تەنها مەبەستمان ڕەزامەندی تۆ بێ و قبوڵمان بکە وەرمان بگرە وەک عەبدێکی خۆت ئیلاه العالەمین وەک بەندەیەکی خۆت وەرمان بگرە رزق و ڕۆزی و بەرەکەتی خۆت بڕێژە بەسەرمانە یا ربی خوای لە هەموو جۆرە ڕزقێکمان پێ ببەخشە یا ربی ڕزقی لەش ساغی ڕزقی تەمەنی پڕ بەرەکەت یا رب العالمین ڕزقی عافیەت و لەش ساغی ڕزقی دوور لە بەڵاییمان پێ ببەخشە ئەم وڵاتەمان بپارێزە لە هەموو نەهامەتی و نەکبەتیەک یا رب جارێکترە وڵاتەمان نەکەوێتە ژێردەستی زاڵڕان و ستەمکارانی ئیلاه العالەمین ئیسلاحی ئەم وڵاتەمان بکە یا رب ئیسلاحی کاربەدەستەکانمان بکە ئیلاه العالەمین یا ربی خوایە میلەتەکەشمان چاوکراوە و بەهێز و بە ئیمانتر بکە ئیلاه العالەمین چونکە وەختێک کە میلەتە گەڕێتەوە بۆ لای خوا هەموو شتێکی بۆ گۆڕێت إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم زور ضرورة لمانجي پیرۆزی ڕەمەزانە ئێمە خۆمان بگۆڕین تا خوای گەورە مامەڵەی مرحەمەتی زیاتر بێ لەگەڵمان و باشتر مرحەمەت و میهرەبانی خۆی بڕێژێ بەسەرمانە یا ربی خوایە بمان گەڕە لەو کەسانەی کە خۆشەویست و دۆستی ئەولیا و دۆستەکانی تۆن ئیلاه العالەمین شوێن کەوتەی پێغەمبەران و شەهیدان و ئەولیا و ساڵحەکان بین یا رب لە مەحشەرا تەریشی ئەو جەمعە مبارەکە میهرەبانە نەبین یا رب دوور نەبین لەوان یا رب لەژێر سایی مرحەمەتی خۆت و لەژێر عەرشی میهرەبانی خۆتە یا رب العالەمین حەشرێکی یەسیر و زۆر ئاسانمان بکەی بە یەک هەنگاو لەگەڵ حەزرەتی ڕەسوول الله لەو 7,000 کەسە بین بچینە ناو دەرگاکانی بەهەشت یا رب العالمین دەرگای بەهەشتمان لەسەردانەخە یا رب یا ربی لە بەرزەخا و لە کاتێکا کە یەکەم هەنگاوی قیامەتی هەریەکە لە ئێمەیە فریامان کەوە بە عاقبەت خێری بمان خەرە دەستی فریشتەکان یا رب العالمین فریشتەکانی عەزاب پێشوازیمان لێ نەکا بەشک و بەڵکو فریشتەی مرحەمەت و میهرەبانی پێشوازیمان لێ بکات و سەلاممان لێ بکە طیبتم فادخلوها خالدین بمان خەنە ناو بەهەشت و ڕەزامەندیەکەی تۆ ئیلاه العالەمین لە دنیا هەر گێرمە و کێشە و مشکلە و ناڕەحەتیەکمان توش ببێ تەنها بە ئیمانی ساغ بگەڕینەوە بۆ لای تۆ باکمان نییە و تەوفیقمان بە بۆ ئەوەی کە باکمان نەبێ یا رب العالمین هیدایەتمان بەو سەرفرازمان کە و حەسەنەی دنیا و ئاخرە بڕێژە بەسەرمانە اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خواتنا لقل عزم بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێک بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین
خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە. شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینی، لای ئێمە دڵنیاتری. کاشۆ بەرهەمێکی خانەدانە، تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە